السلام عليكم ورحمة الله وبركاته. سپاس بۆ خوای گەورە ئەم شەویش توانیمان جارێکی تر ئەو فەزیلەتە بەدەستبێنین کە لەگەڵ ئێوەی بەڕۆژوانان کە پارشیو دەکەنەوە ئێمەش لە بەرنامەی پاشیو لەگەڵتانە بین و هیوادارین کە ئەم شەویش شەوێک بێت پڕ لە بەرەکەت و پڕ لەوەی کە نزاکانمان لەلای خودای گەورە قبوڵی حەق تەعالا ببێت. شەوت باشە بە وەی شەوەتە باشتر و خۆشتێ تەمەەن درێژ بیشەوە سەلامەبی تازە بیرامەوە جەماعەتێک و ڕۆژبووناوەیە بەحسێ کا درستە ئەو نەدرستە ئەم ناکەین وەرە بەرنامەی خۆشی بێ ئینشەڵا تەمەنی درێژ یاخوا سەلامەت ئەم نابیژین کا تەمەنێتەژی چەندە دوو پرسیارە گەلک ژم پێ تێکچن کا تەمەنیتە چەندە و کا تو چەند کیلووەنە ئەو دوانە بەس من بۆم زۆر ئاساییە ئینشەڵا خوا تەمەنمان پڕبەرەکەت کات سەلامەتی زۆر سپاس. السلام عليكم ورحمة الله وبركاته. سرێز و سڵاف تایبەتش ناو بەرنامەی پاشیوێ هەر جەهەی هین لێبن پاشیواوە هینکیڤە بکن و ڕۆژێن خۆ هینکیڤە دەرباز بکەن ناسڵاوێن تایبەتانە خودی ئینشەڵا ڕۆژین نوێژ و تاعاتی وە قەبیل کرد ڕۆژا قیامەت ئەم هەمی پێک بە الفیردەوس الأعلى بلندترین پلەوە بەهەشتی ئینشەڵا پێک بە کۆنگە بین ئەبرو کەمە بابەتت گرنگێت هەین خودە هەست کردی دەست بکەین و یەکسەر پنەوە بە خودی ئەم دێ پاشیوە یازدەی دەست بکەین 10 ڕۆژ ژوێ هەیمە پیرۆز دەرباز بین ئەم بەرەف نیڤە دوێ بەچین یعنی سەیەکە وێ خلاص مە دوو پارچەیەت مای هەوڵ بدەن وان 20 ڕۆژێت مای کێمتر یان زێدەتر و زێدەتر نزیکی خودێ بکەن دا خودش مە ڕازی بێت و مە بەرەف ڕێکەوە بەهەشتی هات. جگە لەوەی کە ئێمە لە شەوانی ڕەمەزانە بابەتێکی هەموو جار ئاینی یاخود بابەتێکی ڕۆحانی باسەکەی لەگەڵشە بابەتی تەندروستیمان هە بەڵام زیاتر بۆچی جەختەکەینەوە لە بابەتە ڕۆحانیەکان لە بابەتە ئیمانیەکان لەبەرەوەی کە عیبادەت بە هەر شێوەیەک بێ ئارامی بە دڵ و دەروون ئەگەێنێت ئیتر چ نوێژکردن بێت چ ڕۆژوگرتن بێت چ سەڵەقەکردن بێت چ زەکاتدان بێت و بەخشین یەکێکە لەو عیبادەتانەی کە دڵی ئەو کەسەی کە دەبەخشێ خۆش دەکات و دڵی ئەو کەسش کە وەری دەگرێت بەخشیشەکە وەردەگرێت هەموو عیبادەتێک تەنها دڵی خۆت خۆشەکات و لەگەڵ خوای خۆتە بەڵام بەخشین جیاوازە چونکە تۆ دڵی لە هەمان کاتە دڵی دوو کەس خۆشحاڵە بێت هەم خۆت ئارامە بیت و هەم بەرامبەرەکەت جا بزانین لە ڕووی ئیمانیەوە لە ڕووی دینەوە بەخشین چۆن باسی لێکراوە ئەمە تەوەری بەرنامەکەمانە وەجگە لە تەوەرەکەمان ئەم بابەتەی تریشمان هەیە بەخشین وێ بازنا بچێک ناکۆن و بت ئەوە ئەم بێژنێ بەخشینە کۆرەی بێگومان گەلەشن دێ بەرفرەترە جا خودی حەز کردم دەبێ بەحث بابەتی بەحثکردن هەوای کاری بەخشین هەفکاری ئیسلامەدا چاوەتێ بەحثکردن گەلا جارم سازرکین وڵا دیارە بەس هەواری کاری ئەندێ تو دینوارێکی پێشکەشێ گەلاشن دێ زیاترە خودی حەز کە ساعەتەیەکی و پاشوێ گرێداوی تەوەریە ئینشاءڵڵا لە بازنێکی زۆر فراوانە باسی لێکین جا ئەو دەمەزانن کە چەندەها بەخشش لە دەستی من و تۆی بەندەیەکی خوا دەردەچێت کە هەر ئاگەشمان لێ نەبووە جا بابەسیم بابەتەی ترمان بکەین کە ساڵانە ئاکری بچین بەڵێ بچینە ئاکرێ کە بڵین کە لە ساڵانە لە مانگی ڕەمەزان لە ئاکرێ نانەواخانەیەک چی ئەکات کە چەندین جۆر نانی تایبەت بە پارشێوان دروست دەکات کاڵی تایبەت بە پاشەوان دیارە هەر تایبەتە بە پاش تشتی ئاکری تایبەتە بێتمان زۆر برنجەکە هەم وڵە گەلەتش ڕێز سڵاف مەبوو هەفکارێ ڕێزمان هەیە دووستێت مەش ئاکریان بەڵێ و خاوەنی نانەوەخانەکە هەموو جۆرە نانەکان بە ئاگری دار و خەڵوز ئامادەکات ئێستا ژبان وتی کە هەموو شتێکی یاکرێت تایبەتە ئێستا زۆربەی فڕنەکان هەر فڕنێکی یاسایی وەکو ئەو فڕنانێکە بە پەرمێزێکی گەورە ئیشەکات و نەوت ئیشەکات بەڵام ئەمان بە دار و خەڵوز وەکو جاری جاران بۆ نوتامێکی خۆشی هەیە بۆیە کڕیارێکی زۆر ڕویان تێکە هاوڵاتیانیش بۆ کڕێنی ئەو نانە سەرە دەگرن حەقڕێش بەڕێز و نانەکان تەواو تەندروستن دیارە هەر لە ئاردەکەیەوە هەتاوەکو برژانەکەی یاخۆنۆشی گیانی و کەسانش بکە دەیخۆن ئێمەش بەرەف ئاکرێەوە تایبەت و وێ فڕنانانیەوە تایبەت سەکینێکەوە چایە لێرێ چنین شو الكاسي هون شو
وی ساموخانه ام جورد نانو چیت وی ساموخانه بو خواست بای با رمضان و پیروز خورنک و سفکه یا جورد نانی میتای گشنیجا پنیره طماطایا قیمه یا کرتوپا مشکله و جورد نانم لیره چیت ام خرسر آگری دارد کن آگری دارد طبیعیه و کی غازه و نفته و آتشنی بین لینایت اول طبیعی صور بیت و سر پلو سر آگری که راحت نانه که جال درد کرد عالمش زور دو خوزون هن سر های گرگ دین تلفن کند بینه بومده ها چکه 20 چکه ام پشتی یعنی ام فطور خوبت کن یعنی فطوری مدف نشد قال لك بخد بو ساعت 11 12 ام تین ایرا وینو نایت کنی سوکا جود ام بینه و بمولش پوشی وید کنی سوکا در لاف کو برنجو یه تدوید بوده چه دید لیتا گجنی ژاپنی را بەڵێ ئێمە هەموو شەوانی پاشیف هەوڵی ئەوماندا لە زۆربەی شار و شارۆچکەکان بین تەنیا شوێنێکە بۆی نەچوو بووین ژبان ئەویش هەڵەبجە بوو کە ئەم شەو پامنێرمان ئەڤین عتا بێبەشی نەکردین کە لە دەوروبەری هەڵەبجەیە توانین بڵێم لە خوڕماڵە و شەوت باش ئەڤین هیوادارم کە پاشیفێکی پڕبەرەکەتت هەبێت پێمان بڵێ کە لە کوێیت شوێنەکە ئەو شوێنی کە لە خوڕماڵی چ شوێنێکە تایبەتە بەچی و باسمان بۆ بکە ڕەمەزان تا ئێستا لە لای ئێوە لە هەڵەبجە چۆن ڕۆشتۆ بەڕێوە بەڵێ سۆڤان شوان سلااوان لێبێت من لە خوورماڵم دیارە شەوانی مانگی ڕەمەزان جیاواز لە مانگەکانی دیکە تا درنگانێکی شەو بازار و دوکانەکان کراوە بن ئێستا لە خوورماڵ زۆربەی ئەم دوکانانە بەم شێوەیەن وەک عەرەبانەیەک وایە کە گەنجێکی زۆری لێ کۆبۆتەوە و سەرقاڵی فرۆشتنی خواردەمەنین لە نێو عەرەبانەکانە دیارە کە خواردنەکان تایبەتن بە مانگی ڕەمەزان و منەمێ زیاتر خاوەنی خواردنگەکان بدوێنم کە گەنجێک لێ مۆنزیکە سۆڤانەمێ باسی ئەوگەم ئەم گەنجە جگەل لەوەی کە خاوەنی ئەم عەرەبانەیە لێرەیە خوێندنی تەواو کردووە وەرگێڕی زۆر باشی ئینگلیزیە و نووسەریشە لەگەڵ ئەوەیە سڵاو لێ ڕزوان ئەگەر پێمان بڵێ شەوانی مانگی ڕەمەزان بە تایبەتی پاشیف چۆنە گوزارێت لە خوورماڵ بەڵێ بەخێرن سەر چاوەکانم ئەوەگەی بینێنن بازاڕی خوورماڵ لە ڕەمەزانە بەردەوام بەم شێوە بووە ینی قەرەباختی پەرقەرەباختیش بووە بەسترێسە وردە چۆڵە بێ تقریبان تا 1.5 بۆ شێوەیە لە ئێوارەوە یەن لێرە دەست بە ئیشەکەین هەتاکو و دوی شەو گەنجێکی زۆر لێرە کۆ بێتەوە ی خۆرماڵە دەوروبەری خۆرماڵ چی ئامادەکەن ئێوە بەشەوە وڵایی هەموو شتێگەیە گۆشتی بەرخەیە مریشکەیە قیمە هێزگەرەیە گەڵس هەیە شلە و برنج هەیە تر هەتاکو یەکی شەو جۆشتانە هەیە تا چەندێ گرنگیتانیاوە بۆی کە خواردنەکان خۆماڵی بێت و خواردنەکان خاوێن بێ بۆ ئەوی کە ئەو کەسانی کە بۆ پارشێ و بەکارێن زیاتر و گەنجانیە نەێرە بە مەبەستی پارشێوکردن ێنە ئێرەوە تا چەندێ گرنگیتان بە پاڵخاوێنی و خۆماڵی شتەکانی لە ڕاستیە خوڕمان لەبەرەوەی شوێنێکی بچووکە خەڵکەکە زۆر گرنگی بەشتی خۆماڵەیە بۆ نەوەکو شار نییە ڕەنگە شار زۆر گوێ نەدرێ بۆ ئەوی کە چی خۆماڵی چی خۆماڵی نیە یعنی هەر وەک بەڕێە کرێ بەس لێرە زۆر گرنگی بۆ ئەدرێ ئێمەش داواکاری خەڵکمە لە بەرچاو گرتووە زۆربەی شتەکانمان خۆماڵیە لە کاشمێر چەندەوەیە نێرە تاوکو چەند بەردەوامە
لە پێنج پێش بەربانگەوە لێرە تاکو و دوی شەو دوایەوە چینەوە بۆ پارشێو دەستان خۆش بێ سۆڤانچگە لەوەی کە ئەم عەرەبانانە دانراون بۆ لەفە لەگەڵەوەشە نانەوەی سەفەری بەم شێوازە دانراوە بۆ ئەوەی کە نانی گەرم بە کڕیارەکان بدرە دیارە کە تەنووری تایبەتە و سەفەریە لەگەڵەوەشە نانی گەرم ئامادەکەن سلااوان لێبێت ئەگەر پێم بڵێن ئێوە تا کاژمێر چەند نانەکەن و ئەم تەنورە بۆچی سەفەریە بۆچی تەنورەکانی کە بەکارنان سەرەتا بە خێراتنی کەناڵەکەتانەکەم ئێمە تا کاتژمێر تقریبان پێش بەربانگ دەست پێ یەکەین تا کاتی پارشێ و لەبەرەوەی تەنورەش بەکارێنین کاراسانی ترە بۆ ئێمەش سەرەتامانە دەست پێ یەکەین بە ئیشەکەمان بۆیە وتمەزان سەرە گرێیان ناچووکە هیچ ناناوەخانەیەتر بە شەوە ئیشی نەیەکرد تر بۆیە گەنجەکانمان بە شەوە زۆریانە دەربەتابەتی بە ڕەمەزان ئایتر فکرێەوەمان بوات کە نانێکی گەرم دانین لەشتا ساف بێت سۆڤان لەگەڵەوەیە کە گەنجێکی زۆریان بۆ ناخواردن و گەنجێکی زۆریش بوونێتە خاوەنکار دیارە ئەمان نانەوەی سەفەریان داناوە تەنووری سەفەریان دانا و نانی گەرم پێشکەش بە کڕیارەکانەکەن لە پاڵ ئەو عەرەبانی لەفانی کە ئاماژەم پێدا کە گەنجێکی زۆر بە شەوان تاوەکو درەنگانێکی شەو تا پارشە و لێرە ئەمێننەوە دەستەکانت خۆش بێ ئەڤین زۆر سپاس دەکەین و زۆر سپاسی ئەو کەسانەشەکەین کە بەشدار بوون لەگەڵمانە قسەیان بۆ کردین زۆر خۆشحاڵە ینی کەسێک زۆر خۆشحاڵە بێت جێکی خۆشحاڵیە کە دەبینیت کۆمەڵێک گەنج پشت بە بازووی بەهێزی بازووی خۆیان ئەبەستن بۆ نمونە کەسێکی زۆر ڕۆشنبیر و وشیاریشن ئەو کاکەی کاری فرۆشتنی لە فەی بەڵێ لەسەر عەرەبانەکان دەکرد ئەو بەڕێزە تەنانەت چەند کتێبێکیشی هەیە کە وەرگێڕان کاری وەرگێڕانەکات بۆ سەر زمانی لە زمانی تێگەشتنی ڕۆشنبیریە هەم نویسینێ دەستجێ بەرنەدایە و حەزەکەویە تایبەتە و ڕۆشنبیریە و دوێت تشتێکی پێشکەشی مرۆڤاتی بکرد هەم کۆرێ دیژی ئارەقا ئەینیاخۆ پارەیەکی حەلال پەیدا کرد یاخوای گەورە ڕستیان بدات درێژ کە تەندروستیەوە هەر بۆش ئینشاءالله جا سەرەتای بەڕامەکەمان دەستمان کرد بە ئەوەی کە من و ژوان باسمان لە بەخشش کرد و بەخشین کرد باسمان لە هاوکاری کرد شمان کاتەوەری بەرنامەکەمان سەبارەتە بە هاوکاریکردن و چاکەکردن لە مانگی ڕەمەزانە ئێمە با قەتیسیشی نەکەینەوە تەنها لە مانگی ڕەمەزانە زۆر زیاتر بەرفراوانی ئەەکەین بۆیە بتوانین بزانین کە ئێمە لە چ شوێنێکە لە چ بێزگەیەکی ژیانە ئێمە توانین بەخشش ئەنجام بدەین لەکوێ ئاگادار نەبووینە بەخششمان کردەوە بە خۆمان نەزانیوە کە ئەوە بەخششە لە ناو خانەوادەکی خۆمان یا لە ناو کۆمەڵگا ئەمەش بێگومان لەگەڵ مامۆستا جەلال خەیلانی مامۆستای ئاینی و ئەندامی لیژنەی فتووە کە لەگەڵمانە زۆر سپاسیەکەین بەخێرهاتنیەکەین زۆر سپاس دەکەین کە لێرە ئامادەیت و یاڕەبی ڕەمەزانیشە لێ مبارەک بێت منیش زۆر سپاسان دەکەم مەمنون ڕەمەزانەوە پیرۆز بێتین ڕەمەزانیش لێوە پیرۆزە ئینشاءالله قبیل کردی ئینشاءالله ژام دەرگەی بەرفرە هەیە مۆزنڤەکەین تایبەتیژی هاوکاریکردن هەفکاریکردن وەکیان بێژین ناف ئیسلامێدا تایبەتیژی ئەگەر ئەم بەحەسکین دەستپێکی ئەم بزانین کە کەنگی هاریکاریکردن فەرزە کەنگیژی سنەتە کەنگیژی گونە هەبوو مرۆڤ ئاریکاریە کەسێ بەرامبەری خۆ بکرد بەڵێ بەناوی خوای بەخشندەی مەهرەبان سەرەتا پیرۆزبایی هاتنی مانجە ڕەمەزان لە هەموو مسلمانانی جیهانەکەین بەگشتی و مسلمانانی کوردستان بە تایبەتی داواکارین لە خوای گەورە ڕەمەزانی ئەمساڵ سەرەتایەک بیتن بۆ کردنەوەی دەرگای خۆشی بەسەر هەموو مسلمانانی جیهان بەگشتی و مسلمانانی کوردستان بە تایبەتی وە دەربازبوون بی لە هەموو قەیران و هەموو پەتا و ناخۆشیێک و بە تایبەتی ئەو ڤایرۆزەی کە ئێستا بە ناوی کۆرۆنا بەرد و بڵاوە لێرە ومێ دەکەن ئینشاءالله لە کۆتایی مانجە ڕەمەزان کۆتایی بە هەموو نەخۆشیەکان بێتن ئینشاءالله تەبیعی هاوکاریکردنی یەکتر چاکە لەگەر یەکترکردن لە بینی مسلمانان ئەمە بابەتێکە برێن تایبەت نییە بە مانجە ڕەمەزان لە هەموو کاتێک زەرورەتە یعنی ئینسانی مسلمان وەکو ئینسان یارمەتی یەکتر بداتن هاوکاربی لەگەری بەڵام بە تایبەتی لە مانجە ڕەمەزان یعنی فەضیلەت و گەورەی زیاترە لەبەرەوەی پێغەمبەری ئیسلام سەلامی خوای لەسەر بێ ئەفەرمی ئەفضل سەدەقەتی سەدەقەتون فی ڕەمەضان گەورەترین سەدەقا ئەو سەدەقەیە کە تو لە مانجە ڕەمەزان ئەیکەی یعنی سەدەقە لە هەموو کاتێک زۆر گەورەیە زۆر خێرە بەڵام ئەوەی لە مانجە ڕەمەزانیەکەی لە هەمویان گەورەترە دوای ئەوەی لە فەرمودەکەی درێژەی فەرمودەکەی ئەڕێگە ئینسان لە مانجە ڕەمەزان سونەتێک جێبەجێ بکە خێرەکەی بەقەدەر ئەوەیە کە فەریزەیەکت جێبەجێ کردێ لە مانج گشتێکی تر لە مانجی ڕەمەزان ئەگەر فەریزەیەک جێبەجێ بکەی خێرەکەی
وەکو ئەوەی وایە کە حەفتا فەریزەت لە مانگەشی دیجێ بەجێ کردبی یعنی ڕەمەزان تایبەتمەندی خۆی هەیە لە هەموو بابەتەکان لەبارەی پرسیاری جەنابەت کە هاوکاری بەڵێ هاوکاری قورئانی پیرۆز زۆر داوای هاوکاریمان لێ ئەکاتن ئیسلام بەگشتی داوای هاوکاری لە مسلمانە نەکاتن چەندین ئایەت و حەدیث و شت لەسەر ئەو بابەتە هەیە مثلا یەک لەوانە ئەرێ إن الله في عون العبد ما دام العبد في عون أخيه خوای گەورە دائیمەن هاوکاری بەندەکانی خۆیەتی بەڵام بەو مەرجەی کە بەندەکانیش خۆ بەخۆ هاوکاری یەکتر بکەن خۆ بەخۆ چاویان لە یەکتر بی خوای گەورەش هاوکاریانە بیت دوای ئەوەی خوای گەورە خۆی ئەمرمان پێەکا فەرمانەکە فەرمی وتعاونوا على البر والتقوى ولا تعاونوا على الإثم والعدوان ئێوە هاوکاری یەکتر بن لەسەر ئیشی باش لەسەر تەقوا لەسەر خواناسین بەڵام ولا تعاونوا على الإثم والعدوان لەسەر شتی گوناح و تجاوز لە قانونی ئیسلام و قانونی ئینسانیەت یعنی مرۆڤایەتی لەوە نابی هاوکاری یەکتر بن بە هەر شێوێک بی پێغەمبەری ئیسلامی سەلامی خوای لەسەر بیتن لە فەرمودەیەشیە فەرمی لا يؤمن أحدكم حتى يحب لأخيه ما يحب لنفسه ئێوە کەستان نابنە خاون ئیمان و باوەڕێشی ڕاست و درست بە مسلمانی ڕاست و درست ئەژمار ناکرێن حتى يحب لأخيه ما يحب لنفسه تا ئەتوو بۆ برای خۆت نەتەوێ ئەو شتێک کە بۆ خۆت ئەوێ یعنی چت بۆ خۆ پێ خۆشەوت بەدڵ تا دەبی بۆ برایەکەی خۆشت کە برای مسلمان تا برای نەتەوەی تا برای هاونیشتیمان تا دەبی هەمان بابەتیشت بۆی پێخۆش بی نەک ئەتوو دنیایەکەت هەموو بۆ خۆ بوێ خۆشیەکانت هەموو بۆ خۆ بوێن جیرانەکات برایەکات بەرامبەرەکات هاونیشتیمانەکات یعنی لەو گۆڕەی برسی بیتن و ئەوەی دەسەڵات بینەی بێت توش تەماشای بکەیەوە ئیسلامەتی نییە بۆیە مەسەلەی تەعاون بەرێ لە هەندێک حاڵەتە تەعاون واجبە بی مەسەلەن تو ئەگەر بینیت کەسێکی مسلمانی ژیرانت حتا مسلمانیش نەبی غیرە مسلمانیش کە دیتت کە تا حاڵەتێکی وا حاڵەتی زەروریات بوو یعنی لە حاڵەتێکی زۆر زۆر خەرادا بوو لە ڕووی ژیانەوە لە ڕووی دەرونیەوە لە ڕووی هەر شتێکەوە کە دیتت ئەوە بەرە و لە ناوچوونەچی بەرە و ڕوخانەشی زۆر گەورە ئەڕواتن لەو کاتەی تەعاونەکەیت و نابی شتێک بیبرێ هەروە هاکەزایە لەسەرت واجبە بی لەو حاڵەتەی بۆ ئینقاسکردن و دەربازکردنی ئەو مرۆڤەی لەو حاڵەتەی تێکەوتووە تەعاونەکە واجبە بی چۆن نوێژ واجبە ئەوە زیاتر واجبە بی لە هەندێک حاڵەتیش طبعا تەعاون سنەتە یعنی سنت ئەوەیە کە یوساب على فعله ولا يعاقب على تركه ئەگەر بیکەی خێرێکی زۆر گەورەیە و ئینسانیەتێکی زۆر گەورەیە بەڵام ئەگەر نەیکەی عقوبە نادری بەڵام ئەوەی دی عقوبە ئەدرای ئەوەی واجبەکە ئەگەر نەیکەی وەکو نوێژی تەرک بکەی عقوبەی چۆن ئەوەش بامان شێوە ئەوەش ئەو نەوع تەعاونەیە کە تۆ ئەبینی کەسێک پێویستێکی هەیە بەڵام پێویستەکەی نەگەیشتیتە حاڵەتێکی وا خوا نەخواستە لە ناو بچی یان شتی زۆر ناشرینی توش ببی یان تووشی کارەسات و سەدمەی زۆر گەورە بی نەگەیشتە و قۆناغی بەڵام لە هەمان کاتیش پێویستی بە هاوکاریە لەو کاتەی سنەتەی پێغەمبەرە سەلامی خوای لەسەربی کە تو هاوکاری ئەو نەعای ئینسانانە بکەیت بەعزێک هاوکاریش هەیە تەبعەن ئەوە حرامە و دروست نییە لەسەر کاری خراپ وەکو لە ئایەتەکەی ئەفەرمی کە تو بزانی هاوکاری کەسێکەکەی ئەو کەسە پارەی ئەدەیە یان هەر شتێکی لەگەڕیەکەی کە ئەو پارەی ئەو شتەی تو ئەیدەیە چی لە خراپە بەکاردینی ئیشی خراپی پێەکە ئەمە بە هیچ شێوێک دروست نیە تو هاوکاری بکەیت یان مەسەلەن ئەگەر تو بزانیت تو هاوکاری کەسێک بکەیت بە واسطەی هاوکاری تو ئەو ئینسانە ئیغرا ئەبی و غرورە بی و لە خۆ بایی ئەبی و ئەچی شتی غەڵەتەکاتن و زەربە لە خەڵکی ئەداتن شتی خراپەکاتن لەو حاڵەتێ تو نابی هاوکاری بی دەبی هاوکاریەکەی لێڕا بگری ئەمە حاڵەتی تەعاون ئەو سێ حاڵەتانەی هەنا بەڵام بە هەر شێوێک بی هاوکاری لە بینی ئینسانەکان مرۆڤەکان مسلمانەکان شتێکی زۆر زۆر گرنگە بەڵێ مامۆستا لآيتك أفرميت بسم الله الرحمن الرحيم يا أيها الذين آمنوا لا تبطلوا صدقاتكم بالمن والأذى أزانين كرامتي إنسان كان زور جرينجا راستا طول لايك ويارمتي كسيكتي أجر لو حالتك واجبة بسرشاني كسيكة دولة من دا واجبة لسرشاني يارمتي كسيكتي يعني روي السنة توا كرامتي بروشيني لتشيا لبري أويك تو باريكي بي أدي يان شاكيكي لقلكي يان زكاتيكي بي أدي أما أو كسيكة كرامتي كسكة أروشيني بخشيشكي جيشتوا
یاخود ئەو خێرێکە کردوێتی ئەگات یان ئەکرێ بڵین حرامە گوناحە ئەسڵ هەر ناگات ئەو چاکەیەکە کردوێتی لەگەڵیە بەڵێ جا هەر ئاەتەکەی جەنابەت خوێنتەوە هەر خۆی لە خۆیدا جوابی جەنابەتەداتەوە کە خوای گەورە فەرمی یا ئەیها الذین آمنوا لا تبطلوا صدقاتكم بالمن والأذى ئەی ئەوانەی کە خاوەن باوەڕن ئێوە بەتاڵی مەکەن و پوچەڵی مەکەنەوە چاکەکانی خۆتان بەچە بالمن والأذى بە منەت و بە ئەزیەتدان منەت ئەوەیە تو چاکە لەگەر کەسێک بکەی ئەوەدا دائیمەن لە کوردەواری خۆمانەڕێ بە چاوی دابدەیەوە تو وام لۆ نەکردی فلان شتم نەدایە تو بەنانی من گەورە بووی تو ئەگەلەوە لە من نەبا لە برچا مردی ئەوە منەتە بەسەر کابرایداکەی یان ئەزیەت مەسەرەن چاکەیەک لەگەر کەسێکەکەی لە پەنێو چاکەکەیدا بانجەکەی دەئیشی پێەکەی کابرا شەرمەزارە ئەوەی بووە بەس لە ڕووی مادیەکەەوە نیە لە ڕووی هەر شتێکی لە ڕووی هەر شتێکەوە ناو مثال بە مادیەکەی دینەوە لە ڕووی نەفسیەوە لە ڕووی دەرونیەوە لە ڕووی مادیەوە بە هەر شێوێک لە شێوەکان تو منەتی بەسەدار بکە یان ئەزیەتی بدەی ئەو سەدەقەی تو بەتاڵە بیتەوە کە ئەرێ بەتاڵ معنای بەتاڵی چێ لە لوغەی عەرەبی یانی جێ هیچ ناگری ئەسلەن جێ هیچ ناگری نارێن گوناحە گوناحێشی کردیا بەڵام سەدەقەکە کە ئەنەه وەکو کوردەواری ئەڵێ و ئاوێ داچوو بێ کەلکو هیچ سوودی نەبوو دێتە ئەو حاڵەت بۆ ئەگە ئینسان چاکەیەکە گا لەگەر کەسێشی لە کاتی چاکەکردنا و لە دوای چاکەکردنیش باشترین چاکە ئەوەی ئینسان بە سری بیکە بەنهێنی بیکە منەتی بەسەردانەکە یعنی ئەگە بکرێت تو چاکەی لەگەر کەسێشی بکەی هەنەزانێت تو شێ کە چاکرد لەگەر کردیا ئەمە بەڕاستی لای خوای گەورە لە هەموو شتێک میمتر و گەورەترە ئێستا لە قانونی زەکاتدان کە زکات ڕوکنەشی ئیسلامەتێشە خۆ هیچ منەتی تێدا نییە خەتا و قەتەرێت تو ئەگە زکات بدێ کەسەشی دینی ئیسلامەرێ باش نییە بە عەلەنی بیدێ وەرە زکاتت بدەمێ خۆچە عیب و منەتی تێدانە ڕوکنەشی ئیسلامەتیە بەڵام لە ئەممان کات کە گوتت وەرە زکاتت بدەمێنەوە ئەما منەتەک و شەرمەک بەسە ئەو ئینسانەی داڕواتن بۆیە بەنهێنی شتەکەی بکەی باشە یعنی چاکەکان کە بکەی بە شێوەیەشی وە نەبی بە چاوی ئەو ئینسانەی دابدەیەوە هەفکاری کردم تایبەتیژر سەردەمێن و کە ڕەنگە گەلک ڕێک هەبن بڕێکین سوشال میدیای مامۆستا بۆ نمونە کابراەک دێ بەس ڕابط ئاخفتنا خێری بەڵاف کرد هاریکاریا خەلکی کرد بۆ مەسەلەن بەرێوانە بدەتە ڕێکێکە خێرێ یان ژی دێ بەرێوانە دەتە ڕێکێک کە هەوساک و ئەو ئاریکاریا هەندێک کەسندن سەدەقات و خێرت خۆ بکەن هەمان خێر بووی کەسی تێتە حسابکردن یان ژێ ئەو بەس کو بژین هەمان ڕێکانی شادای تو سەرێ ڕێکی هەرە و هەند بەڵێ ئێمە فەرمودەکمان هەیە ئەرێ ئەدال على الخەیری کە فاعلیه کەسێک ڕێ پیشاندەری ڕێگای چاک بی بۆ خەڵک وەکو ئەوەوای خۆی چاکەکەی کردبی تۆ ئەگەر ڕێ پیشاندەری خەڵکێک بی بۆ ڕێگای چاک تعلیمی چاک بە هەر شێوەیەک بی ینی پێریشتی چاشی بکەی ڕێگای چاشی پیشان بدەیت یان مەسەلەن کەسێک فەقیرە تو بە خۆت ئیمکانیەتت نییە هاوکاری بی بەڵام خەڵکی خوا پێدایی هەیە تو پێڵێ کاکە فەقیرێک لە فلان شوێنە هەیەگە هاوکاری بکە خێرێکی گەورێ لە ڕێ تووە ئەیناسی وەچی خێری لەگەڵەکاتن تو لەو خێرێ هەموو شەریکی بۆ یارێ ئەدال على الخەیری کە فاعلیه ئەوەی شارەزاتەکە لە سەریشی چاک وەکو ئەوەی وایە کە ئیشەکەی بەخۆ کردبی چاکەش من حەزەکەم لێرە ئاماژە بە یەک شت بکەم لای ئێمە چاکە یعنی ما معنای چاکەمان نەزانیە هاوکاری و چاکە لەگەڵ خەڵکی چەند شتێکی گەورەیە قەنەعەتتان بێ لە یەک لە ئاەتەکانی قورئانی پیرۆز کە ئێستا بۆتانە خوێنمەوە خوای گەورە چاکە لەگەر فەقیر و هەژاری خستیتە پێش نوێژێ ماشەڵڵا کە نوێژ ئەمە زۆر پێ ئەوەی ناگەر بنێن کەسێک نوێژێ ناکا لەبەر چاوی ئێمە سبحانەڵڵا نازانم لەبەر چاومان ئەکەوێ هەر بەڵام لە یەک لە ئاەتەکانی قورئانی پیرۆز مەسەلەی چاکە لەگەڵ خەڵکی کە ئێستا ئاەتەکە بۆ جەنابتان نەخوێنمەوە پێشی نوێژ و زکات و ڕوکنەکانی دیە ئاەتە پیرۆزەکەش ئەوێ کە لە سوورەی ئەلبەقەڕەیە کە خوای گەورە ئەفەرمی ليس البر أن تولوا وجوهكم قبل المشرق والمغرب خوا فەرمی چاکە هەر ئەوەی نییە چکە وەختی خۆ لە بینی موسڵمانان و جوولەکە و نەسرانیەکان کێشەیەک هەبوو لەسەر قیبلە قیبلە سەرەتا بەیت المەقدس بوو دوای قیبلەی گۆڕا قیبلەی موسڵمانان بۆ کەعبە جا لێرە یعنی کێشەک هەبوو یعنی هەم موسڵمانەکان خۆیان هەڵە شێشا بەوەی کە قیبلەیان بوویتە کەعبە و هەم جوەکانیش کە ئەنەگۆ قیبلەی ئێمە مەغریبە کە ئەکا قودس
نەسرانیەکانیشیانە و شەرق و ڕۆژ هەڵات قیبلەی ئێمە هەر یەک بە قیبلەی خۆی هەڕەکێشاوی ئەزانی قیبلە گرینگە بەڵام خی گەورە ڕەفزیەوەی کردەوە فەرمی لەیس البر أن تولوا وجوهكم قبل المشرق والمغرب چاکە هەر ئەوەی نییە ئێوە ڕوو بکەنە مەشریق وەکو نەسرانیەکان یان مەغریب وەکو یاهودیەکان یان ڕووکەیە کەعبەی ئەوە ناکاتە ليس البر أن تولوا وجوهكم قبل المشرق والمغرب ولكن البر چاکە چییە ئەو خوا پێناسی چاکەت لۆکە ولكن البر من آمن بالله یەکەم ئەو کەسەیە ئیمان و باوەڕ بەخوای بینی واليوم الآخر ئیمان و باوەڕی هەبی بە دوا ڕۆژ والملائكة إيماني هبي بوجود ملائكة كملائكة خواهي قورة خلق كدينا وهنا والكتاب إيماني بو كتابي هبي كقرآن بيروزا والنبيين إيماني شي بهمو بيغمبران هبي كبيغمبري خواهينا وخواهي قورة ناردويتي إنجا لدو إيمان ببيغمبرا بحثي ساكا خواهي قورة أفرمي وآت المال على حبه ذوي القربى واليتامى والمساكين وابن السبيل والسائلين وفي الرقاب أفرمي وآت اليتامى عرف خواهي قورة أفرميتن أو شيء لدواي بيغمبرا كان كإنسان ساكي بكا أويا وآت المال على حبه مال ببخشي بلام كمالكي بخشي لدروا نكل الشرمابي ويك تكليفي بكا لحبي دروا أو مالي خوي ببخشي تشي ذوي القربى ئەو کەسانەی خزم و کەس و نێزیکەکانی خۆیتی لە دەوری بەری خۆیتی ماڵیان بداتێت وەلیەتامە ماڵ ببەخشی بە ئینسانی یەتیم و بێدایک و باب و ئەوانەی یەتیمن دوایەوەی ئەفەرمی لە دوای یەتیمەکان کە ماڵ ببەخشیتن وەلمەساکین و ماڵ ببەخشی بە ئەو کەسانەی کە مسکینن مسکین یعنی فەقیر و مسکین تۆزێک فەرقی هەیە لە لغوای عەرەبی مسكين أويك مالو سامانة هبي إيشي هبي بلام بشينكا أو بيقوتري مسكين فقير بوي أقوتري نمالي هبي نكسابتي هبي هيتشي نبي مسكين توزك باشترا إنجا أو كسي كمال بس بغشي بو إنساني مسكين لدواي مسكيني أفرميتن كا والسائي وابن السبيل أو كساني كبيانا قوتري كوري ريقا ابن السبيل يعني الريبوار أوي سفر الشيخيري هي بو سفر كسي پاڵەشی نیە ئیمکانیەتی نیە تو بیبەخشێ ئەوە زۆر گرنگە دوایەوەی ئەفەرمی وەسائلین ئەو کەسانێک کە سوالەکەن و دێنە دەرکەیت و پێویستیان هەیە ئەوانەشە تو هاوکاریان بکەیت اینجا وەفی ڕێقاب ئەوانەی کە قەردارن یان حەبسن بە کەفالەتێک بە پارەیەک بەرە بن و پارەکەشیان نییە خۆیان ئازاد بکەن ئەوە ئەوجا لە دوای ئەو بەخشینێ ئەوجا خوای گەورە ئەفەرمی و ئەقامە سەلاتەواتە زەکات نێژ بکاوە ئەنی لێرە سەدەقەی ئەوەی بەڵێ خستیتە پێشەوانە زۆر باشە بەڵام هەتا لەناو ئاەتەکەش چەندین پرسیاری دیکە دروست دەبێت بەڵام یعنی مەبەستم ئەوەیە لێ مەرتەبیان ژی وێ یەکل دیف ئێکۆهاتنە کو تو سەدەقەی خێرە دیال کێبکی ئەگەر مرۆڤ دیف وێ پلێ نەچێت بوو نمونە کابراایەکی هەی خێرێ و هاریکاریە ماڵە خۆ ناکرد عیالێ خۆ ناکرد بەس پاریش دەوێ عیالێ خۆتینتە دەرێت چ دتە فەقیرە چ دتە مسکینە هاش ماڵە خۆنینە زێدەتر خێرا بوش دەربەت کرد ئەو چێترە یانژی مرۆڤ خێرێت گەل خودی خۆ ماڵە خۆ بکرد چێترە والله دەگە ماڵە خۆ بکەیت چونکە ئاەتەکە پێشی هەمویان ئەرێواتە المالە على حبه ذوي القربى ئەوەی لە خۆی نێزیکە ئەنێکا خزم و کەس دیسا لە فەرمودەشی زۆر مەشهورەیە الأقربون أولى بالمعروف يعني ئەوانەی لە خۆت نێزیکن ئەوانە ئەولاترن مستحقترن کاتوو چاکیان لەگەڵ بکەیت نارێن لەگەڵ خەڵکی دیشمەکە بەڵام تو ئەگەر دوو کەست لە لابوونێ هەردووک پێویستیان هەبوو بەڵام یەک لە خۆتەوە نێزیک بوو زەویل قوربا بوو وەکو عەرەبی ئەڵێتن ئەوەلەن لەگەڕەوی چاکەکەی بکەی ئەو جاگە شتێک زیادی کرد ئەو جا بۆ ئەوی دیبی بەی ئەوە بە پێی تەسەلسولی ئاەتەکەش پرسیارەکەی جەنابەت ئەو حەقەتەی تێدایە ڕاستە مامۆستا ئێمە هەر کاتێک ئەبیستین چاکەیەک خێرێکمان بۆ ئەدەنووسرێت بێگومان حەزەکەی زیاتر و زیاتر چاکە بکەین لا شوێنێکە خی گەورە ئەفەرمێت لا تەجعلوا يدك مغلولا إلى عنقك ولا تبسط بسطا تا کۆتایی ئاەتەکە ئەمە ئەو کام کەسانە ئەگرێتەوە ئەوە جەنابەت دەست ئاماژەت بۆت کرد لە کەسە نزیکەکانی خۆمانەوە دەست پێ بکەین ئێمە حەزەکەین زیاتر چاکە بکەین لە چ کاتێک ئەوە شمولمانەکات کە دەستمان بەسراوە بە ملی خۆمانەوە کامیانەکە ئێمە بەستی تەواوەتیمان کردوەوە دەستمان کردوەوە بەڵێجا ئەو ئاەتەی کە جەنابەت باست کرد تەبان ئەو ئاەتە سەرەتا بۆ پێغەمبەر هاتووە سەلامی خوای لەسەر بیتن بەڵام هەر شتێک بە پێغەمبەر هاتیە و
فەرمان بەو کراوە بۆ ئێمەشە بەڕاستی خی گەورە لێرە دوو ڕێگامان پیشانەدا دۆ چاکەکردن چکە ئینسان هەموو ئینسانێک تەقسیم دووەبی لە چاکەکردن هەیە دەستی خۆی ئەبەستی هیچ چاکەیەک ناکاتن وەکو لە کوردەواری خۆمان پێرە ڕەزیلە و قرچۆکە و هیچ چاکەیەک ناکات هەشە زۆر دەست بڵاوە ینی مسریفە زۆر ئیسرافەکە وەکەوەی کاکژبانوتی لە ماڵی خۆی نایکات لە ماڵی خۆی بۆ دەرەوە ینی هەر بەخۆی یان بەبێ تامی سەرفەکاتن جاروێ وای لە خۆ ئەکاتن هیچ بۆ خۆنیاری ئیفلاسەبی دوایە تووشی شتی زۆر غەڵەتەبی لێرە خی گەورە یاسای بۆ ئێمەدانایە ئەرێ دەستی خۆت مەبەستە ینی خۆت والێ مەکە ڕەزیل بێ و هیچ خێر و چاکەیەک نەکەی و هیچ چاکەیەکت لە دەستێ ناخێت دەستی خۆت تۆزە بیکەوە و چاکە بکە بەڵام لە هەمان کاتیش کە چاکە ئەەکەی ماڵ سەرفەکەی ولا تەبسوتها كل البەستی فتەقعد مەلوومن نەشتی هەمووی ماڵی خۆ بەو گۆڕەی وەرکەی ئاخری دابنیشی هیچت لە دەست نەمینی خەڵک خێرت پێ بکە ئەوەش مەکە ینی حاڵەتەشی وەسەد مام ناونجی بگرا بەقەدەر توانای خۆت ئەوەی لە دەسەڵاتت هەیە چاکە لەگەڵ خەڵکی بکە ئەوەی لە دەسەڵاتیش نییە یان ئەزانی زیاتر سەرف بکەی خۆت تووشی فەقیری ئەبیەوە وامەکە خی گەورە و تەکلیفەی لێ نەکردوی والسائلين وكتاب نفقات دا إماجة فكري يعني أول درجة هيدن بله يجي سريكي دست خوي بلنكري جل جرات كردية دان بجنة درو زكري يجي دف مخاص خازوكي بجنة الدهوكي بله درستم مروفي بصرمان بارا بدتي هاري كاريوانا بكتيان جينا طيبتي جي أول بردرجة مزقف تراوستا ئەوازانی چۆنام خۆی ئەوانەی لە دەرکەی مزگەوتان ڕائەوەستن ینی ئەو سائلەی کە قورئان باسیەکاتن پێناسەی سائلی کردیە دەبی سائل کەسێک بیتن تو بە حەقیقەت بیناسی شارەزایی لە سابی معلوماتت هەبیە و جا چ بە خۆت چ لە ڕێی خەڵکەشی دیکە پێت بلێن ڕاستە ئەو ئینسانە مستەحەقا لێ قەومایە فەقیرە پێویستی هەیە نخۆشە فڵانە ئیلە ئاخیری ئەو شتانە بڵێتن ئەمە ئەو معلوماتت هەبی ئەمە سائلە ڕاستەقینەیە کە قورئان باسیەکارێ ئەرێ و ئەمە سائلە فەلا تەنهەڕ قەت ئینسانەکە گەهاتە دەرکەیت و زەجری مەکە برێ بڕۆ هیچت نادەمی بەڵام ئەو حاڵەتانی کە جەنابەت باسەکەی کەەوە زۆر جار لە ڕووی شەرعەوە پیسارەکرێ یەک دێ لە دەرکەی مزگەوت هاوارەکە و هیچم نییە و ئەوەم نییە و ئەوانە تو ئەتوانی هیچی نەدەیە چکە لۆت و معلوماتت لەسەر نیە بە حەقیقەت کە ئەوە فەقیرە دەرۆزەکەرە یان کلااوچیە هیچی لێ نازانی پێم وایەگە هیچیشی نەدەیێ ئەوە تو گوناحت ناگاتێ بەڵام ئەگەر هەربیشی دەیێ لەبەرەوەی قورئان ئەرێ و ئەمە سائلە فەلا تەنهەڕ کابراایەکەگە سوئالی لە تو کرد دەستی پان کردەوە بە هەر شێوەیەک بی ینی زەجری مەکەگە بە شتێشی زۆر کمیش بی بەڵام بە شێوەیەشی وەنات و بچی وەکو کابراایشی معلوماتت لەسایە چەند فەقیرە چۆن تەعامل لەگەر یەکەی لەگەرەوەی بەو شێوەی تەعامل مەکە بەڵام ئەگە بشکرێ مادەم لێت پاراوە بەقەدەر پارانەوەی شتێشی هاکەزایی بیدەیە ئەگەر یەکە کردبووە عادەت فێر بووە ئەوەی کە فێر بووە و فێرە عادەت بووە و خەڵک معلوماتی لەسەر هەیە ئەمە واجبە لە دەرکەی مزگەوتان دەربکرێت هەر بە سەراحەت بە خەڵشش بناسیندرێ ینی تو ئەگەر معلوماتت هەیە کەسێک ئەوە بوویتە پیشەی بێ ئەوەی محتاج بێ هەر ناحەوێت و ئیلا دەبێ ڕۆژانە دەرۆزە بکاتن فێری ئەو کاندە کەسێ لێ ئەبیتە پیشە بەڕاستی ئەوە نابی هیچی بدرێتێ و دەبێ هەوڵیش بدرێ ئەوانە ینی بە خەڵکی بناساندرێن بۆ ئەوەی واز لە دەرۆزێ بینن چونکە دەرۆزە شتێکی باش نییە بەڕاستی لە ئیسلام ئێمە نارێن کابرای سایل سوالەکاتن ناچارە بەڵام ئیسلام قەت تاوقەت تەییدی ئەو کەسەی نەکردێت کە دەرۆزاکە پێغەمبەر سەلامی خوای لەسەر بە فەرمی ما ئاکەلە ئەحەد طعاما قەط من ئەن یاخوذ من عمل یەدیه پێغەمبەرە فەرمی هیچ کەس لەو دنیای نانێکی باش و پڕبەرەکەت و خۆشی نەخواردێ لەوەی کە لە کردەوەی دەستی خۆی پەیداکە بە کەسابەتی دەستی خۆی ئەو نانەشی ڕاست و درستە تو بە کەسابەتی خۆت بە وەزیفەی خۆت بە میهنەی خۆت ئەتوانی نانێک پەیدا بکەی ئەو نانێک کاسی دەستپانەکەتەوە تێگەی ئەوە یەد و سوفلای پێرێن دەستی خوارەوە یەدی و علیا باشە یەدی سوفلا باش نیە لە قانونێکە زۆر تەواوە یان هەندێک جار ئەسڵ ئێمە لێمان تێکەچێت چونکە پێغەمبەر صلی الله علیه و سلم هەر ئەشفەرمێت کە کەسی فەقیر ئەوەی کە نیەتی زۆر کەرامەتی هەیە زۆر کەرامەتی بەرزە ناچێت بەو شێوەیەکو دەروەزەکەرێک دەست بکاتەوە لەبەر ئەوە ئێمە لێمان تێکچێت نازانین ئەمە خۆیەتی لەم سەردەما ئەوەی تر خۆیەتی بەڵام
لەگەڵ ئەوەیە ئەو کەسانی کە کەم دەرامەتن فەقیرن چۆنەڵێت بەخششیان پێڕەوایە زەکاتیان پێڕەوایە بەڕای ئێوە مامۆستایانی ئاینی چۆن مامەڵە لەگەڵ ئەو دەوڵەمەندانە دەکەن کە هەموو جار قسەیەک هەیە کە ماسی گرتن فێری ئەوان بکەن نەک ماسییان بدەنێ جوانە چۆن فەقیر ئەوە بەو شکل چۆن دەوڵەمەند ڕابێنین کە بەو شکڵە لەگەڵ فەقیران مامەڵە بکە بەخۆی ئەوە یەک لە ئیشکالەکانی مە ئەوەیە بەڕاستی هەتا لە مەسلەی سەدەقەنا هەتا لە مەسلەی زکاتیش کە زکاتێکە لە ڕوکنی ئیسلامەتیە ئێمە چۆن بتوانین ئینسانی دەوڵەمەند و ئینسانی فەقیر ڕاستەقینە بە یەکتر بناسیینین ئەمە گرینگە لێرە چونکە زۆر کەسەیە خێر قەیدینە خێرە ئەگەر فەرەزنا مستحقیش نەبوو خێرەکە کردیتت بەڵام زکات ئەتوبی دێ کەسێک ئەو کەسەش زکاتی پێنەچی لە ڕووی شەرعەوە تو ڕوکنەشی ئیسلامەتی نوقسانەبی بەڕاستی ئێمە لێرە ینی طبعا تو ئەگەر بەخۆت خەڵکەک ئەناسی فەقیرە تو خوا پێدایی و دەوڵەمەندی و ئەزانی لە دەوروبەری تو چەند خەڵکەشی فەقیر هەیەیان لە دوورەوە ئەیان ناسی بە شخصیەتی خۆ ئەیان ناسی پێویست بە سوال و جواب ناکە ئەوە پێویست ناکە بەخۆ ئەتوانی زکاتە هاوکاریە خێرە چی لەگەرەکەی بارەکەڵڵا ئەگەر ئەو دەوڵەمەندانەی کە ئەیانەوێ ئەو شتە بکەن بەڵام معلوماتیان نییە هەیە نازانی چونکە بەخۆی هەندە تێکەڵی ناو خەڵشی نەبووە بزانی فەقیر شەیە زۆر جاوەیە فێری لێکرێ کابرای دەوڵەمەند هەبووە کەسێک سویتە ناوی بە بەرگشتی سەیر و سەمەرە و خۆی والێ کردێ و چینە مەبلەغە پارێکی زۆری لێستاندووە و دوایش نتیجا ئیسپات بە ئەو کابرایشی هەونتەسی و کەلاوچی بووە بۆیە مەسەلەن ئینسانێکی دەوڵەمەند ئەگەر لە خۆشەوە فەقیر ناناسی ئەتوانی خەڵکەشی جێی سیقە و جێی متمانە بیتن جا هەر پیاوێکە برێ کاکە من زکاتم هەیەیان ئەمەیە چاکەیەک بکەم خێرێک بکەم حەزەکەم تووەک و ئەمیندارێک خەڵکەکەم پێ بناسێنە کە ئەو خەڵکە مستحقی ئەو زکاتەی بیان مستحقی ئەو سەدەقەی بی من لەگەری بکەم نەک عشوایی هەرچی هاتووەی دەوە و تو نازانی ئەوەلی چیە و ئاخیری چیە ئەمە بەو شێوەی نابی مامۆستا یەک کشتی تریش هەیە زۆر جار پرسیارە بۆ نمونە من ئەمەوێت مەبلەغێ پارە بدەم بە کەسێک پێم ئەڵێن هەڵ بدا بیدە بە یەک کەس ئیسفادەی لێ بکەم مەچۆ مەسەرەن ئەم 100,000 بیکەی بۆ دەکەس 10,000 بدەیت ئەمە لەکوێ ڕاستیەکە لەکوێیە من بچم بیدەم بە یەک کەس ئەوە پرسیارەکە زۆر جارەکرێت یەک کەس سوودی لێ وەربگرێت یان ئەوەیە بەشی کەم چەند کەسێک هەر کەس و کەمێکی بەرکەوێت بە هەر شێوێک بێ ئەوە زۆر جا پرسیاراکرێ بەڵام ئەگەر بکرێتن طبعا ئەوە بە پێی مەبلەغی پارەکەی و زۆری کمی پارەکەیە بەڕاستی تو بچی 10,000 دینار یان 20,000 دینار بدێ کەسەشی چکە ئەو 10,000 جێ هیچ تۆی ناگریتن ئەگەر مەسەلەن تو 100,000 دیناری ئەتوێ بیکێ خێریان زکاتە 100,000 ئەوە من پێم وایە بەڕاستی هەر 100,000 کەس دینارەکەی بدێ یەک نەفەری کە مستحق بیت چونکە ئەو کەسە ئەتوانی بەو 100,000 مچینە حاجەتەشی خۆی جێبەجێ بکە بەڵامە تو 10,000 وێدە ئەدێەوە بە 10,000 ینی هیچ حاجەتە و پێداویستە شیوی جێبەجێ ناکرێتن ینی ئەمەیان باشترە ئەگەر زکات بی ئەگەر سەدەقە بی کە ئەدێ کەسێک مەبلەغی شوابی کە بەو مەبلەغی بتوانی چارەسەری کێشەی خۆی پێ بکات نەکات و شتێ شوای وێ بدەیەوە بە قەدەرەوەی بچی لە مەتعەمێک پاڵە نانەشی پێ بخەوە لەو نارێمەوەش خراپە ئەگەر هەر هەندەت هەبوو خەیدینە بەڵام ئەگە ئیمکانیت باشتر بوو وڵی شتە شواب دێ ئەو نەفرێک کە بتوانی پێداویستێکی خۆی پێ چارەسەر بکە باشە مامۆستا کەنگی داخوازە ئاریکاریە سەر مسلمانی فەرزە بۆ نمونە کابراایەکی هەی وەزئەویە مادی گەلێکی خراپە فەقیرە هەژارە پواریە کێنانیت نۆف ماڵا خوددانینە بەس کەرامەتە بژت وڵی ئەس بمرم ji bir سەدە ئەس ناچم دەرگێ ماڵە برای خۆ بقەتم بژمێ کادینارێکی بدە من بێ گفتکی بووی گونە هەیە یانژی دوێت بچت طەلەبا مساعدێ داخوازە ئاریکاریش بەرامبەری خۆ یانژی برای خۆ بەڵێ ئەرێ الضروريات تجيز المحظورات يعني تبيح المحظورات إنسان ككتا حالتي ضروري وكو جنابت باسك هي زور محتاج بو زور فقير بو زور بيويز بو أو ضرورياتي بيها قوترتن تبيح المحظورات حتى تشتي حرامت له حلالك تكابرا عليك حكتا حالتي شي برسياتي خريق بو لبرسا أمرت وحياني مردارس يعني گۆشتی ناخڕێ ئەرێ ئەگەر لۆ ئەوەی تو نەمری بڕۆدا گۆشتەکە مرداریش بیبی خۆ بۆ ئەوەی نەجاتت ببی لە مردنەکەی ئەوجاگە ئینسانێک وەکو جەنابەت باسەکەی فەقیرێک بی بەو شێوەیە بێتەن ڕاستە
سوالکردن و داواکردن لە خەڵکی لە ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلامە و شتێکی باش نییە بەڵام بۆ کەسێک باش نییە کە بتوانانی خۆی تۆزێک بژینی بەڵام ئەگە کەتە حاڵەتێکی وا لە ماڵەی ماڵ و منداری لە خەتەریات دابن لەوە دابن وڵی گونابارە بێگە نەسی بە خەڵکی نەری ئەوە ضرورياتە ضروريات تبيح المحظورات هەرچی مەحزورە و قەدەغەیە هەمووی حەڵالەکە هەموو لۆ دروستە بیت مامۆستا هەندێک جار ئێمە کە ئەمانەی شتێ ببەخشین بعد چۆنەڵێ زۆر لەناو واقعەکە بین تا شتەکە تێک نەچوو بێت کۆن نەبوو بێت لە دەستمان دەرنایە بیدەین بە یەکێکی تر بۆ نمونە جلوبەرگێک ئەدات بە کەسێک یان ئەشیایەکی ماڵەدا بە کەسێک تا چۆنەڵێ ڕۆحی دەرنەکرد بێ نایدا بە کەسەکە حکمی و کەسانە چییە؟ ئایا خێرەکەی کات بەڕاستی خێرە گەیشتووە یان ئەو کەسەی تووشی زەلالەت کردووە ینی لە قیمەتی ئەو کەسەی کەم کردوێتەوە وڵای ئەوەی دەنەبتەرەوە زۆر ڕوئەدا ئەو حاڵەتانە بەڕاستی من نارێم هەر هیچی بۆ نانویسرێ ئەردوەکبی بەڵام قورئانی پیرۆز فەرمودەی پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ زۆر بە سەراحەت پێمانەرێن ئێوە ناگەنا خێر و سەدەقا حتا لەو شتەی سەرف نەکەن کە خۆشتان ئەوێ لن تنالوا البر حتى تنفقوا مما تحبون وقرآن واري بچاکەتان بۆ نانویسرێ هەتا سەرفی نەکەن لەو ماڵەی کە خۆشتانەوێ دەبێ ئەو ماڵی ئەو شتەی ئەدێ خەڵکی ئەو جا هەر شتێکە پارەیە ماڵە هەرچی هەیە نەکەت بێتە حاڵەتێکی وات و لە بەرچاوت بێزرابی و کەلشی نەمابی جا برێدا هەر لە کۆرم بی تۆ بدەنە فەقیرێکی ئەمە نارێم هەر بە هیچ ناسی بەڵام ئەمە بە خێرت حساب ناکرێت ئەو کاتەی خێری ڕاستەقینەیە قورئانەرێ دەبێت و ماڵەکە زۆرت خۆش بێ لە بەرچاوت زۆر شرین بی ئەوجا خۆشەویستی و شرینی بەرچاوی خۆت فڕە بدەی لە پێناوی خوای گەورە بدێ فەقیرەشی ئەمە ئەگەی چاکەی ڕاستەقینە ئەو قورئانە هاریکاری وەکی مەل دەستپێکێکی بەحەس کرد بەس ئەو نینە تو پارە بدیەکی دینارێکی پێشکەشیەکی بکی هاریکاریات ناوبینە ژنومێرەدا گەلە جۆرە ئەگەر نەبێت پرزگرێک و ئاڵوزی چێت بن هاریکاریات ناوبینە خێزانێدا ژنومێرەدا تایبەتیژت ناف ئیسلامێدا ناف ژیانە پێغەمبەریدا سڵاوات خۆزەر بن چاوەتیە بەحەسکردن گەلە جۆرە مەسەلەن زەڵامی هەی دەبێت وڵڵا بە شوڵا منین ئەز وێ ناکەم شوڵا ژنایە بلە ئەو بکەن ناف ماڵێدا ئەس دەستی خولفی تشتی نادم ئەو شوڵا کچەیە بلە ئەو بکەن بەخۆی زۆر جوان فەرمیانەوە چاکەکردن کەماڵێن سەدەقە تەنها بە ماڵی نییە ئەوەی تا ئێستامە بەحسمان کردێ بەشێک بوو لە سەدەقەی کەماڵە وەکو حەدیثێک کەلیمەتون طەیبەتون سەدەقە یەک قسەی خۆش بۆ کەسێکی بکەیت تۆزێک دڵی خۆشکەی یان دوو کەس لێک عادزن ئەتوو بچێ بینیان تێگەیشتی ئاشتیان بکەیەوە یان وەکو گوتێت ژن و مێردێک لێک عادز بووینە کەسێک بچی ئاشتیان بکاتەوە بە هەر شێوەیەک بیان کەسێک عادزێشی بەسەر داهاتیە تو ئەچی دڵی ئەدەیەوە شەرتنی هاوکاری مادی بکەی پارە بەڵام پێری کاکەوە خواهی ناویەتی و تۆزێک قسەی لەگەڵەکەی و دڵی ئەدەیەوە ئەوە هەموو پێی ئەگۆترێتن سەدەقا ینی سەدەقا ئەمە نەیبەستینەوە برێن ئێدا تو بچی ماڵی بدێ خەڵکی ینی سەدەقە بە قسە ئەبی بە ماڵەبی بە دەست ئەبی بە قسەی باشە بیتن ینی سەدەقە ئەنواعی هەیە بەڕاستی جا ئێمە برێن وەڵا بەس بە ماڵی نەخێت بە ماڵی نییە تۆ ئەگەر بتوانی دوو قسەی خۆش بۆ کەسێک بکەی ئامۆژگاری کەسێک بکەی کەسێک لە ڕێگایشی خراپ لا بدەی بیهین و ڕێگایشی چاک شارەزایی لە سەنیەت و تێی بگەینی ئەمە گەورەترین سەدەقەیە ئەی هاوکاری بین و ژن و مێرد و ئەوانە چۆن باس ئەمە زۆر زۆر گرنگە چونکە هاوکاری بینی ژن و مێرد تەوان قورئانی پیرۆز زۆر لەسەر ئەو بابەتەی ڕۆیە یعنی ئێمە سبحان الله لای ئێمە وایە ئەگەر ژن و مێرد چونکە علاقاتی بینی ژن و مێرد علاقاتێکە لە هەموو علاقاتەکان بەهێزترە خوای گەورە لە قورئانی پیرۆز ناوی دینی بە میثاقن غەلیظە ئەیە پەیوەندێکی زۆر بەهێزە چونکە شەریک الحەیاتیشە وەکو مستەلەحی ئێستا هاوژینیشە هاوسەریشە ئیلا ئاخری ئەو ناوانەیە مویانە یعنی ئینسان ئەتوانی لە کوڕی خۆی جودا بیتەوە لە کچی خۆی جودا بیتەوە لە برای لە بابی لە هەموو شتێک بەڵام ژیانی ژن و مێرد پێکەوە ژیانێکی بەڕاستی ئەبەدیە یعنی علاقەیەشی زۆر بەهێزە جاگەر لە بینی ژن و مێردێک کێشەیەک دروست بوو طبعا قورئانی پیرۆز بە قۆناغی نایە یەکەمە چی ئامۆژگاریانەکەی بابا ئەوە وانە تو غەڵەتی تو ڕاستی لێشان نزیکەکەیەوە ئەگەر بەوەی هەرچانە بوو ینی ژن و مێردەکە تۆزێک لێک وە دوورەکەونەوە بۆ ئەوەی بەرکاردووشان مەراجعی خۆیان بکەنەوە ئەگەر بەوەی هەرچانە بوون ئاخری حەکەمیان بۆ ئەگرن
حکەمێک لە تەرەفی ژنەکەی حکەمێک لە تەرەفی پیاوەکەی ئەوان خۆ بەخۆنا بەڵام حکەمەکە وەکو محامی ئێستا ئەدەنێ ئەوان دیفاع لە یەکا لە یەکە هەتا ئەگەنە حقیقەتەشی خەتا لە شوێ چۆن چارەسەری بکەن اینجا بەوانە ئەگەر هیچ نەکرا لە ئاخیر پنا بۆ جیابوونەوە ئەو شتانە ئابردێ جا بۆیە کە قورئان زۆر احتیمامی بەو بابەتەدایە هەر ئینسانێک کە هەوڵ بدا ژن و مێردێک بەینیان تێک چوو بوو تو هەوڵ بدەین ئاشیان بکەیەوە بەڕاستی ئەوە ئەزانی چییە گەورەترین سەدەقەیە گەورەترین خێرا گەورەترین ئینسانیەتە ئەنی چکە تو ئەگەر خوا نەخواستەوە بەرەو جیابوونەوە بڕوا عائیلێک تێکەچی کۆمەڵێک کێشەی ممکنە دوژمنداری و علاقات تێکەچی ئەوانە بەڵام کاتوو ئەوەی ئەەکەی ئەو شتانە هەمووی پێکەوە ئەبەستێەوە دووبارە ئەنی ئەمە خێری گەورەیە بەڕاستی چکە خەڵکی مەتا ئێستا نازانی خێرتیە و تێگا خێری لاوێ بچی مزگەوتەشی دروستکە یان بچی پارەشی زۆر بدێ خەڵکی ڕاستە من ئەڵێم ئەوەی خێرەی گەورەیە بەڵام وڵی ئەوەی سولحی لە بینی دوو کەساکە کە قورئان بەخۆی وافەرێ ئەرێ وەسڵح و خەیڕون سولح لە هەموو شتێکی ینی تو ئاشتی لە بینی دوو کەسا بکەیت جا بە تایبەتی مەسەلەی هاوسەر و ئەوانە ئەمە گەورەترین خێرە بۆ میسانی مامۆستا هەندێک جار کاتێکە بابەتی دەروونناسی تێکەڵ بە مۆزوعێک ئەکرێت وەکو ئەوە بەهارات کریا بتێ خواردنەوە زۆر بەلەزەتە بێت چ جای ئەوەی کە لە ڕووی دینەوە باسی لێکرابێ ئێمە لە تۆڕە کۆمەڵایەتەکان هەندێک جار گرتەی ڤیددیۆیی ئەبینین کە کەسێک گوڵدانێک گوڵدانێک ئەخاتە بەر ئاوێکە لە سەربانێک ئەکەوێتە خوارەوە ئەو چاکەیە بەرەبەرە ئەڕات دیسانەوە وەکو حەڵقەیەکی لێ دێتەوە بۆ خۆی چاکەکە تەنها گوڵدانێکی ئاوداوە سەرێکی لە شوێنتر یەکێ بەڕووی پێەکەنێ یەکێک شتێکی لەگەڵاکات ئەمانە بزانین ئەم چاکەکردنە حەڵقەیەکە هەر چاکەیە بکەم دیسانەوە بۆ خودی من ئەگەڕێتەوە یان وەکو ئەوەیەکە یەک بەدە لە قورئان باسکراوە من هەر چاکەیە بکەم لەم دنیا چاوەڕێ بم کە بۆ خۆم بگەڕێتەوە یان یەک بەدە بۆم دووبارە ببێتەوە لە هەمان لەم دنیای کە تیاژین یا چاوەڕ بکەم لەو دنیا خۆی قورئانی پیرۆز وافەرمادێ من جاء بالحسنة فله 10 أمثالها ئەوە قورئانە کەسێک چاکەیەک بکە لای خوای گەورە بۆی دە چاکان نووسێ حسابی دەی بۆ ئەکرێ بەڵام ئەو چاکەیە ئایا هەمووت لێرەوەی ئەدرێتەوە یان لە دوا ڕۆژ ئەمە تاین نەکراوە بەڕاستی دیار نەکراوە جاروە هەیە خوای گەورە ئەوە لە سەلاحیەتی خوای گەورەیە و لە دەسەڵاتی ویە جاروەیە هەلە دنیاە بالمقابلی ئەو چاکەی دە چاکەکەت لە دنیاوی یادێتەوە جارەوەیە هەری ئەگریەوە قورئان بە تەفاسیل باسی ئەو بابەتەیەکە بەڵام بۆ ئەوەی وەختەکەمان بەس بکە خوای گەورە تاخیریەکە بۆ إنما يؤخر اليوم من تشخص فيه الأبصار بۆ ڕۆژی قیامەت هەری ئەگری لەوێ پاداشتە توێ ئەدەتەوە یەک بەدا ئەوە حەقیقەتێکە ئینسانێکیش کە چاکە بکە تو دەبی ئەمە هەموو ئەو قەنەعەتەمان هەبیتن چاکەکردن دووسێ خۆشەویستی لێ دروستە بن یەکەمە تو کە چاکەی ئەەکەی خوای گەورە تو خۆشیە توی خۆش ئەوەی چکە خوای گەورە زۆر باسی چاکەی کردیات و فەرمانی خوای جێبەجێەکەی ئەمە لە لای خوای گەورە تو خۆشەویستە بی لای پێغەمبەریش سەلامی خوای لەسەربی ئەویش بە هەمان شێوە زۆر هانمانەدا بۆ چاکەکردن کات و فەرمانەشی پێغەمبەر جێبەجێەکەی لای پێغەمبەریش خۆشەویستە بی دوای ئەوەی تو کە چاکەی ئەەکەی بە تەبیعاتی حاڵ تو لە لای هەموو خەڵکیش خۆشەویستە بی ینی جارو هەیە خەڵکەکەیت و نایناسی بەڵام هە بەدەنگ و باس هەدێن فلان کەس لە فلان شوێنە ئەو چاکەی کرد یارمەتی فەقیریدا فلانیشە باشەی کرد تو لێرەوە یەکسەر خۆشەویستی کرد لەگەرەوی لۆ دروستە بی کە نەشت نایسێ و نەشت بینیوە بۆیە یعنی چاکەکردن ئینسانی خۆشەویستەکە لە لای خوای لە لای پێغەمبەر سەلامی خوای لەسەربی لەناو کۆمەلگا و مجتەماعیش ئەو ئینسانە خۆشەویستە بی اینجا پاداشتە کەشیفە لەه 10 ئەمثالها ئەوەش ئاەتە جێی گومان نییە وجا لە دنیاوێت بدەتەوە یان لە دوا ڕۆژ بدەداتەوە مامۆستا یەک شڕێکین چاکەکردنێ خێرکردنێ و هەفکاریە ئەوە تو بەرەیەکیش خراپی بدیە باشی یانژی خراپیەوەی بگوهۆڕی بەرویش خراپیە دویرکی نوکەژی خراپیە زێدەوی بۆ نمونە گەنجە دێ فەیسبووکی وەکت یعنی سوشال میدیە ئام دێ وەکت تشتی خراپ دێتە پێشچاوە ئێکی بگوهۆڕێت بێشتە ئێکی ئەوەیە خەلەتە بێشتە دووە بێشتە سێوە وێنەکەن بەرێدەها خراپیە بدێتە پاش ناگەهات یەکی وەکی فەرموودا پێغەمبەر صلی الله علیه و سلم من رأى منكم منكرا فليغيره بيده أو بقلبه وذلك أضعف الإيمان أو أضعف الإيمان بله که ایمان ما ضعیفش برنده هم هست که دل ده همید باش بنیانجی ام نشین هم یا بگوهرین خوي جورا القرآن بيلوزا فرمي لا يكلف الله نفسا إلا وسعها فتكليف لمروفيناك إلا بقدر توانايتو تكليف لتوكا
تو مثلا ئەتەوێ هەوڵە دەی گەنجەشی بگۆڕی یان دوا بگۆڕی تو چەندت پێ ئەکرێ خی گەورە بەس ئەوەندە تەکلیفت لێەکە تەکلیف لە تو ناکات و بێ هەموو گەنجی هەولێرێ بگۆڕی یان هەموو گەنجی گوندەکەی خۆت بگۆڕی ممشینە لە هەموو گەنجەکان یەک نەفرت بەجوویەکە لەوە زیاتر نییە ئەگە هەوڵی لەگە بدەی ئەوەی بگۆڕی تەواوە تو تەکلیفی خۆت جێبەجێ دوود بەجێ بەژوێەکەن دووەکان سێ چونکە ئەمە تەقسیمەبی مەسەرن جەناب سێ کەس ڕێکە خەی و دەیان هینە سەڕێی ڕاست ئەو خوشکە بەڕێزە بە هەمان شێوە دووی دیدینی ئەمن دووی دیدینم ئەوی دوودیانی لە نەتیجە بە هەما توانین مەجموعەشی باش دروست بکەن اینجا خی گەورە تەکلیفی ئەوەی لە تو نەکردێت و هەستی حتا خی گەورە بە پێغمبەری شەرێ و ئەگەر خی گەورە حەزی بکرد بە ئەو عالەمە هەموو ئیمانی بینی و هەموو ئیسلام ببیتن یعنی ئەوەیە ئەوە ئەیتوانی بیکە کەواتە بە پێغمبەریارێ ئەفە ئەنتە توکری هون ناسە حتا تەکون تو ئەتەوێ بە خورتی خەڵشی ئیمانی پێبینی ینی ئەوە شتێکە تەقسیماتی خی گەورێت چەندت پێچێبی هەر هەندەیە ینی هەتا پێغمبەرانیش سەلامی خوایان لەسەربی خۆنیان توانێ هەموو خەڵکی چاپکەن ینی پێغمبەر بۆ لە هەموو پێغمبەراتی خۆی بمشینە دە کەس ئیمانیان پێنەهینەیە پێغمبەری ئێمە سەلامی خوای لەسەربی کە خاتم النەبیین بووە ینی هەتا پێغمبەر بوو حەل لە ناو خودی مەکە و مەدینە و شارەکەی خۆی نیوەی خەڵکیشی ئیمان پێنەهینە بەڵام چییە ئەوەی کە خوا تەکلیفی لێ کرد بوو ئەو ئیش و جوهد و ماندی بوونی خۆی کرد ئەوەی دیکەش لای خی گەورە ئەوەی بوو ناکرێتن بۆیە ئێمەش هەمان شێوە ئەوەی لە توانای جەنابتە لە توانای منە بە قەدەرە خۆ بیکەن قسەی باش نسحات ئامۆژگاری ئەوەی بۆشمان نەکرا خی گەورە عقوبەمان نادا لەسەرەوە ئیشڵە خودێ حەجێکردنە هەفکاریە و خێر و سەدەقە بکتە دلێمەدا و نیەتەمە بەس بۆ خودی بتم خێری بکەین خودش ڕازی بتم شەوات گەلمەدا بوون خودی خێرابن خودش ڕازی بێت سپاس وەکەم زۆر بەخێر هاتیت زۆر سپاس برنامه پاشیف یه بردامه برای ام برف هفکارین خوبه بچین چه هولیری بن چه دوکی آنجا هر جایی کلی بد و ایمانت خیر و ایمانت هفکاری و ایمانت ریکا هاریکاری و خیری نشای کد بدن رنگت پیچه نبود بس توشی بجی حواله خو اوی پیچه بد بجی به هاریکاری و خیری که خود خیر همی بنویسید برف هولیری و چین پای که راستا خو هفکاری ما زردشت همه پای که راستا خودت گل ماده زردشت ج هولیری و پرخ زردشتی و یعنی فی رخیم بستامن بری سوانه في رخيدي أفكاري ما مسعود محمد دجدو كده جاب دست بكم هوليري ورجرين شوي هردوك تام باش وباشوكي برلا خير وبركات زردا شاف دم تباش ظني كشف هو الهوليري شوات الكيفي باشيف قارن هيا نينا يونجي جداش باريت باشيف دم باش شوان دم باش سوان از هر شب لقال ودبم طيبت الهوليرا بايتخت لجهن جدا جدا إيرو از لخواردنجه هكما طيبت من ديو هولير جهمي باجاران ولاتان جدايا كو كرد عرب و كردين پارچين دينين كردستان بيك و پاشيوا خود دوامها رمضان دخون لفه داره بالا مكشاند عربين سوريا عربين پاريزگهن باشرو ناوراست عراق كردين روجاوا كردين باكورين روجلات كردين هريما كردستان بيك و وكو بيك و جيانه که دوامها رمضان دا پاشيوا خود دخون و پیشوازی لمها رمضان دکن جالي که دم واجد خوازم خاله که اون مسلمان کو بری دو دمشمیران ایری شکل بغداد چه بو چکداران ایریشی فروخانه و فروخانه بغداد کربو لیل هولی رجیان جوازه با آرامی بخوشی خلق ماه رمضان پیروز که دخوازم ولاتی که در باس قالوا چاو شوین خول ودره در باس که دم باش ماه رمضان التا پیروز به لهولره اون چاو پاشی ود خون شوین خود در باس کن تایبت بشوان بله پیشچی بخیراتنی کانال کتان دکم کانال 24 اما وکو کودیت شاری هولیر شوانی رمضان زیاواستره وکو شارکانی تر براستی رمضان لشاری هولیر زیاواستره زور خوشتره وکو عمون نتویک اما وكو كرد عرب وكو براك يعني شواني رمضان بريد كاين لهولير وكو نتوي من مثالا بغداد موصلة او وكو شارع كان جنوبا كرد كان سوريانا حمو نتوي كان يعني ما فرق زي لازم فرصه بكم تو مالباطه خل فردانشتنا وباشيف خور ليوني هر بخون تازه والله ما باشي خواليكو انا لو مطعمه وايرو تشوف باشيف خور لازم ناس بكم والله باشي وكو يعني دزان باشي او دياره وكو
بۆفیە مەفتوح على مەطعەم بەڕاستی مەطعەمەکی زۆر خۆشە ئێمە هەروەکو ماڵباتی خۆم هەموو شەوەک لێکوانە پاشی و دەکەین سالا رابردوو هەندێکی ژیانە مانگا ڕەمەزانە جیاواز بووش بەر کەرانتین هەندێک vê salê jiyan kiraweye hêviyên we çi ne peyamên we çi ne hûn çi daxwaz dikin bû sala rabirdû والله ئیشاڵە داخوازی دەکەین بۆ ساڵی ڕابردوو ڕاستە ساڵی پاشتر 2020 بەڕاستی لە بە کۆرۆنە و نەخۆشی و شتیوە بەڕاستی تۆزێک زەحمەت و بەس ئەو ساڵ باشترە الحەمدوللا بەس داخواز دەکەین ئیشاڵە ساری دابێ و باشتر بی لەو ساڵ و ئیشاڵە ئەو نەخۆشیش کۆتایی پێبێ بەخێر بێن سەرچا hevkarê min dixwazin dîmenan pêşan bide li vir diyar dibe yanî malbat çawa hemî pêk va paşiva xwe dixwin bi dilekî xweş bi dilekî geş dixwazin malbatekê werbigirin gelo malbat çi dibêjin dem baş taybet li şewê mangê remezan çûn remezanê xotan pîroz dikin eger bo min qisey baş emro we çûn paşivê xotan xward we çi xward baş em sal mangê remezan çûn e فقية لقى رمضان لو ديكري ديانا تقالك دليتا خوش جوان صوفان اوجي دل خوشي وان نمونين وان مالباطانه كوب دلك خوش بكان بجشبين بكيف خوشي شافين خو درباز دكن تايبت وكموناني زمان د شوا مها رمضان دا اوجي نمونه با مالباطا كوب دل خوش كيف خوش هندك جي لبر كاميرا ستريس طوان چد به نكارم باخمن ليا گشتي يا گرنگ اوك ودل يوم خوشه بله گرنگ او دري هميا خوش بد ایوار رمضان بخیر و خوشی و صحت و برکت در باز بد هفکاری ما زردش همه پای که راست خوش حوله دیگر ما دبن زور سپاس بود زۆر سپاس دەکەین زەردەشت و لە هەولێرەوە بەرەو دهۆک دەچین و هاوکارمان مەسعود محەممەد لە دهۆکەوە لەگەڵمانە ئەم پارشیفەشت باش مەسعود چەند شەوێکە ئەتۆ لەگەڵمانی لە دهۆکەوە پێمان بڵێ ئەم شەو لە دهۆک چیت ئامادە کردو لەکوێیت وە ئەو بابەتێک کە قسەی لەسەر دەکەیت ئەم شەو چییە و پارشیفت باش و پڕبەرەکەت بێت یاخوا بارتي باش بيتن براستي شب روج المجد تيكال بوين افشب هزل جهه قديمه جهه مليمه جهه شعبي ما كوا ميدان طاما كطيبتا هايش بركل فيري براستي جي افشك واز بينا منو كان او خلكي كل فيري بطريقه وانا او نبت جانا كمام نوانتا يعني نا كسان زنگين قصبي بازارينا كان الفيري همو بيد فيو كالوبات داس مروفيت كفن بها كي ارزان جبر فيجي رجاك ازور خلكي قصتا فيرت كاتن كا سيدوره از قال طافم سيدا تباشي بس توش كيف هاتيات فيري كارت يانج توات ستوب كري از را شفتم فيري شوت كي بلا بون بتاعك بحث في بازاري كي بازارك هنگي ود بيت هنگي تتاگرتن كي تنا فيري اوا هيفورا ود بيت ساعات تقريبا 3 حتى جمعه يعني حتى صبي جي فاكي لا تاگرتن بلا حتى ساعات 12 كينا وتنا فيري يعني افت كرنوت فروشن كينا بلا خلكي دو كانت تنشتت كرنا بلا ويدار باشتن ايرا فيري بويا كيلو بلا شنو خدي ارزانه باشا بلا باشا سواز ممنون سواز ورا سيدا ورا ايه تو گنج تو الفيري ست كي تو گنج كارت كي اونج تو هاتيا ستوب كري خدي عم توتين از هاولت خنا بس ما من عم توتين بخد ستوب كرنو بخوب جارنو بوش الفيري يعني فيري بوها كيلو بلا شويه خدي بوهي وني ارزانه الحمد لله يعني نوكي سيكات شتي سيكي گلكي گرانه خواست بله خواست ویجاوی دراوی داره یعنی چیزی که گلک گران بود بله باش رمضان هم صلاه شاد برید خودی گلک هین نخوش الحمدلله گلک خوش بر هر مروف نزانت کار رمضان آن کارکیت کی انت بله از کارکیت کی کار جت کی باش دروازه بله احزاج الحمدلله عزیز حساب سیدا ورا بوم الواخه ورا تو جيل فيري كارت كاي بلا تو چی کارت کردی خدي وانت شتاتين فروشم چه دوست افتشتانم باشه فيري بازار شو يعني طيباتي رمضان ده خلي قصه فيري كان بازار وهي يعني نه خدي ايوا رمضان الشفي انا شبه هي بازار الشفي بس شفي انا روجين بس بروجين فاكرين بس قربوا الفيرينينا ناتم خد بادي از ناتم راسي عليه ولا خد بادي از ناتم باشه ما قبل فيري كارت كان چند بگیری بریار و رنمان خو پارزی این کن وری چا يعني رنمان تندرستی کارینا نزگو کمام دوت ونا بینم باش سرنامی کمام من نکری راسي ويا سرنامی تا کمر خو پارزی تن او کسی پارزید باشه باش خب پارزید باشه باشه سرکتی بی عزیزی برای ادیز اف بازار هند بنان يعني هر سنه في دمام تدانا كو كم خارج الفيرنا ليش تا زي يعني اس بيجم هشتا بشتي فتاره وحتى كنت بيتا درانجي
خەڵکێکی باش قەسەوێت کاتم پرۆژێژی کێڤکریە و بازار کێ بژم مەدان کا خودبەیە کو تایبەتی ڕۆژانێن ئاینیدا خەڵک قەسەوارات کاتن لێ دیارە کوچ بەرمە ڕەمەزانە پیرۆز پرۆژێ خەڵکیەم تێتن بەس سوبەژە بازارێڤکریە و سەقە دووکێژی تاڕادەکیە باش ینی هەتان و کەژی ئەو گەرماتێک و هاتە پێشبینی کرێنە خەڵک ژە ترسیا هەتان و کە ئەو گەرما تووشی دووکە نەبووە. بەڵێ زۆر سپاس دەکەین مەسعود محەممەد لە دوهۆکەوە هیوای شوێکی پڕ لە نزا و پاڕانەوەتان بۆ ئەخوازیین و ئینشاءالله هەموو نزا و پاڕانەکان لای خۆی گەورەش قوبوڵە بێت سپاس دەکەم دوبارە گەلەک سپاس مەسعودیش دووکێش مەدانکە هین گەلمەدەبوون خودش ڕازی بێ وەرێ دوێ دەست بێکی شەوەجی تەندروستیە مە بەحسێ ڕۆحانی نەفسیەت ناف ئیسلامێدا کێ تایبەت شەیڤ ڕەمەزانە پیرۆزدا بەشێ دوێ و دا ڕۆژێ مرۆڤی خۆشتە دەرباز بێت بێتم تۆری تەندروستی بەحسکی نەفشەوە بێگومان زۆر جاریش هەمومانەوە ئەزانین کە ئەگەرمانوێت ڕۆژوێکی تەندروست بگرین ئەبێ لەشێکی تەندروستمان هەبێت و ئەگەر بمانوێت تاعات و عیبادەتەکانمان تااقەتمان هەبێت قورئان بخوێنین و عیبادەتەکان بە دروستی ئەنجام دێ ئەبێت لاشەیەکی ساغت هەبێ و بە ناشکری نەبێت زۆربەی خەڵک ئێستا کۆمەڵە چارەسەر وەرەگرن هەر لە ئەوانەی کە پستانی خوێنیان هەیە ڕژێنی تیرۆئیدیان هەیە یاخود نەخۆشیێکی تایبەتیان هەیە گوچیلەکانیان تەواو نییە یان هەر هۆکارێکی تر کە ئێستا هەموو جیهان بەگشتی نەخۆشیەکان زۆر لە زیاد بووندایە بێگومان چارەسەرەکانیش بەردەوام وەرئەگیرن بەڵام بۆی بزانین کە لە ڕەمەزانە ئایا ئەبێت ئەم چارەسەرانە بیان وەستێنی بەردەوام بن یاخود جێبەجێیان بکەین لە پارشەوان و لە بەربانگان ئێمەش دەبێت لە کەسی پسپۆر پرسیارتان بۆ بکەین بۆی کە بتوانن وەڵام دەری ئەو بن هەرچەند دەبایە پێش ڕەمەزان بێت ئەمە بەڵام ئێمە بەنامی پارشیڤمان لە ڕۆژانی ڕەمەزان دەست بێکە هەواوە هەر ئەوە نەیە بەشێکی کەممان ڕۆشتۆ هێشتا بەشێکی زۆر ماماوە هەر زۆر باشترێکیش ئێستا بۆیە دکتۆر هەڵدێر محەممەد پزیشکی تایبەتمەندی دەرمانساز میوانمانەیە خۆ بە خێرهاتی زۆر سپاس ڕەمەزانی ئێوە و هەموو بینەرانی کەی 24 و بیسەرانیش پیرۆز بێت ڕۆژووی ڕۆژ و گرانیش قوڵ بێت انشاءالله تەندروستێتەوە باشە خۆت چ دەرمانەوە وەرناگیری والله الحەمدولای سەی جوەر ناگرین زۆر باشە جارجارە پێویستمان بە ئازار شتێنێک دەبێیان دژە حساسەتێک لەگەڵ جەوەکە کە ئێستا بەهارە و بەلای هاوینەوە دادەڕوا گوڵ و گوڵزار زۆر بۆ هەندێک جار شتێکی ئەوە وەردەگرێت شتێت بچیکن چنین هیچ دی ئەوانە قین ئەوە خواکە لە گوڵ و گوڵزارە بێ لە شتیتر ناوی کێشە نییە دکتۆر هەڵدێر ئەوە من پێشەوەی کە تۆ گلەی بکەی من گلەیەکەم کرد وتم ئەبا پێشتر بە بەڵام زەرەر لە نیوەی بگەڕێتەوە باشە ئێمەش لە دەشەوی یەکەمین هێشتا 20 شەوی ترمان ماوە بێگومان خانمانێکمان هەیە شیر دەرە خانمانێک هەن کە بۆ نمونە دووگیانن کەسێکمان هەیە پستانی خوێنی هەیە گورچیلەی تاوان نییە ئەمانە کۆمەڵە نەخۆشین کە خۆمان لەگەڵە ئەوەی کە لە ماڵەوە هەمان بێت نەخۆشێکی وامانە ئێمەش لەگەڵ ڕاهاتین بەڵام کە دەگاتە ڕەمەزان تۆ زێ لە تێکچوونمان لێ دروست دەبێت بەپێی واجبی شەرعی ئەوەی کە کەسێکی ساغ بێت و گەنجێکی ساغ بێت لە ڕووی جەستەیی و لە ڕووی دەرونیەوە و لە ڕووی هزریەوە دەکرێت بە ڕۆژوو بێت ئەوانە با بڵێن ئەوەی کە نەخۆشە و لە سەفەریشدایە بێگومان دەکرێت بە ڕۆژوو نەبێت و ئەو کەسێک کە نەخۆشە پزیشک پێی دەڵێت بە ڕۆژوو مەبە ئەوانە بە دڵنیای نابێت بە ڕۆژوو بن ئەمە قسە لەسەر ئەو بەشە دەکەین کە نەخۆشن و توانای ڕۆژوو گرتنیان هەیە زۆر زۆر گرنگە ئەو کەسانە زانیاریەکی تەواویان هەبێتن لەسەر ڕێکخستنەوەی ژەمی وەرگرتنی دەرمانەکانیان و کاتی وەرگرتنی دەرمانەکانیان ئەو کەسێک کە نەخۆش دەکەوێتن ئەو توێژینەوانی ئەمن خوێندمەوە و ئەو ڕۆژ ئەپدەیتم کردەوە لەسەری لە کۆمەلگا ئیسلامیەکان نزیکەی 42% ئەو کەسانی کە دەکەونە ڕەمەزانەوە دەرمانەکانیان وەکو خۆیان دەهێڵدرێتەوە ینی ئەوە توێژنەوەیکی هەڕەمەکیە نەک بەبێ ئەوەی کە خەڵک ڕابێنن بەڵام 58% بێ ئەوەی ئاگداری پزیشک بکەن ژەمی دەرمانەکە یان کاتی دەرمانەکە دەگۆڕن و هەندێک نەخۆشیش هەیە هەر دەرمانەکە وەرناگرێتن وەکو باست کرد ئێستاش درەنگ نابێتن بۆ ئەوەی ئەمە ئەو بڕە زۆرەی کە لە نیوە زیاتری خەڵکەکەیە لە خۆیانەوە دەستکاری ژەمی دەرمان دەکەن یاخود بڕی دەرمان دەکەین لە بۆیان ڕاست بکەینەوە ڕاستکردنەوەی دەرمان لە زۆربەی وڵاتەکان ئێستا لە بەرەو ئیسلام لە وڵاتەکان لە زۆربەی وڵاتەکان بوونی هەیە زۆر گرنگتر لە لای خۆمان لەو کۆمەلگای ئیسلامی ئەو دەوڵەت عەرەبیانەوە ئەمە ڕاستی بکەینەوە ڕۆژوانان تقریبان لە بینی 11 ساعت بۆ 8 ساعت بە جۆرەی ئەو شوێنانەی لە وڵاتە ئیسلامیەکان بە ڕۆژوو دەبن تایم ئینتەرڤالێکی زۆر واتە جیاوازی لە نێوان کاتی ڕۆژوو گرتن و بە ڕۆژوو نەبوون زۆر دەبێتن بۆ نمونە لە کوردستان نزیکی 7 ساعتێک
ئێمە بە ڕۆژوین و هەفت سعاتی تر کەسەکە بە ڕۆژونیە کە لە نێوان خۆرئاوابوون و خۆر هەڵاتنی بەیانیان دەبێتەوە مەبەستمانەوەی کە دەکەوێتە نێو شەوەکەوە کێشەی گەورە بۆ ئەو کەسانە لەو کاتە ڕوودەداتن کە دەرمانەکانیان ڕۆژانە دووجار وەردەگرن یان سێجار هەشمانە سێجار وەردەگرن و سێجار لە ناو کوردی ئەمە هەروە باوە دەڵێن دوای ژەمەکان بەڵام ئەوە ڕاست و دروستی زانستی نییە دەبێت بگوترێ ئەوانەی کە 8 سعات جارێک گۆری دەگرن یاخود 12 سعات جارێک گۆری دەگرن ئێستاما ئەگەر کەسێکمان هەبوو 17 سعات بە ڕۆژوە بەڵام هەفتەکەی تر بە ڕۆژونوە چۆن دەتوانێتن هاوسەنجی نێوان ئەو 12 سعاتە بکاتن و هاوسەنجی نێوان با بڵێن کاتی وەرگرتنی ژەمی دەرمانەکان بکاتن ئەگەر بێتن و ئەمە دابەشی بکەین با بڵێم سەرەتا باباسی بکەین نەخۆشی چەند زۆرمان هەیە دوو نەخۆشیمان هەیە نەخۆشی کورتخایان یاخود کتوپەر لەگەڵ نەخۆشی درێژخایان ئەوانەی نەخۆشی کتوپڕە ڕای شەرعی و زانستی وایە کە بە ڕۆژوو نەبێت با بڵێن خوا نەخواستە ئێستا کەسێک تووشی کۆڕۆنا دەبێتن پێویستە بە ڕۆژوو نەبێت هەتاوەکو ئەو نەخۆشیە کورتخایانەی کە بە ماوەیەکی کورتە تێدەپەڕێنێتن دوای بە ڕۆژوو دەبێتەوە فدیە دەداوە لەلایەنە شەرعیەکەی مامۆستایەکان قسەی لەسەر دەکەنەوە ئەوەی تر کە دەمێنێتەوە نەخۆشیە مەودا درێژەکانن یان حاڵەتە مەودا درێژەکانن کە دەکرێت با بڵێن بە ڕۆژوو بن بەڵام کاتی دەرمانیان بۆ ڕێک بێخینەوە ئەوانەی کە گوتمان نەخۆشیە درێژخایەنەکان دەکرێت دابەشی بکەین پۆڵێنیان بکەین بۆ سەر 3 گروپ ئەوانەی ژەمی دەرمانیان ڕۆژانە 1 جار وەردەگرن ئەوانەی ژەمی دەرمانیان ڕۆژانە 2 جار واتە 12 سعات جارێک وەردەگرن و بەشێکی تریش پۆڵێن بکەین بۆ نەک لەسەر ژەمی وەرگرتنی دەرمان لەسەر ئەوەی تێکەڵاوی بینی دەرمان لەگەڵ خۆراک و تێکەڵاوی بینی دەرمان لەگەڵ ڕۆژوگرتنەکە چی دەبێتن ئەوانەی کە ینی دەبی بڵێن سپاس بۆ خوا و بۆ زانست ئێستا زۆربەی دەرمانەکانی نەخۆشیە درێژخانەکان ڕۆژی 1 جار وەردەگیرێت ینی زۆربەی دەرمانەکان ئەوش ئاسانکاریەکە لە بۆ ئەوەی کە خەڵک بەگشتی ڕەحەتتر بێتن لەوەی کە ڕۆژانە 2 جار 3 جار حەب لەگەڵ خۆی هەڵبگرێتن و بیخوا ینی جگە لەوەی کە ڕەمەزان بێتن ئەوان فکریان لەوە کردەوە کە کەسەکان ڕۆژانە 1 جار حەب وەربگرن لەبەرەوە ئاسانترە بۆ ئەو کەسانە ئەوانەی کە ڕۆژانە 1 جار حەب وەردەگرن کاتی دەرمانەکە بگۆڕن بەڵام دیوارە بە ڕاوێژ لەگەڵ پزیشکی تایبەتی خۆیان یاخود گەڕانەوە بۆ پزیشکی دەرمانساز کە مێژووی نەخۆشەکە بە تەواوی وەربگرێت یعنی نەوەک لە خۆیەوە بچیتن دەستکاری بک بڵێ ئەوەی وەرگرا ئەوەی ڕاگرا ئەوە لەو کاتە وەرگرا دەبێت زانیاریەکی تەواوی لەسەر دۆخی نەخۆشەکە هەبێتن و لەسەر دەرمانەکە بە تەواوی هەبێتن ئەو کاتە قرار بدا ئەوەی لە لامان گرنگ دەبێتن ئەوەیە کە زۆربەی و باسی ئەو دەکەم کە بە توێژینەوە نەک بە ئەوەی خۆم زۆربەی ئەو دەرمانانی بۆ پەستانی بەرزی خوێن بەکاردێن بۆ فشاری خوێن گۆڕانکاری لە کاتەکەیان کێشەیەکی ئەوتۆ دروست ناکات. باشە دکتۆر مادەم هەر لەسەر پەستانی خوێنین با لێرە بۆستی هەندێک ئەو دەرمانانە یاخود ئەو حەبانی کە وەرەگیرێت بۆ پەستانی خوێن پلاسی لەگەڵە مدەڕرن ڕێک دەمەویست ئاماژە بۆ بکەم ئێستا شتێکی گرنگ کێشەمان لەوەیە هەیە چون کەسەکە ئاوێکی ئەبێ ئەجستەی ئاوی تەواوی تیابێت و ئەگەر وانە بێت فشاری بەرزە بێتەوە یاخود نزمە بێتەوە ئەتر بە پێی حاڵەتەکەی بەڵام کە مدەرری تایە لە ڕۆژێکە 1 جار ئەیخوات و عادەتەن ئەیخەنە پارشێوانەوە نایخەنە بەربانگانەوە چونکە لە پارشە بۆیکە بەرگری لێ بکاتە تاوەکو کاتی بەربانگ لە دوای پارشێوە مە مدەرڕە بە بەردەوام ئەچێتە سەر ئاو تەواو هەموو ئاوەی کە خواردێتی ڕاستە کێشەکە لێرە چۆن حەلەکرێت کێشەکە لێروکانە بزانین ئایا بەتەنها ئەو مدەڕێرە وەردەگرێتن یاخود دەرمانی تر لەگەڵ وەری دەگرێتن بۆ نمونە ئەگەر دەرمانێک وەربگرێ یەک لە کەیسەکان خوێنمەوە ئافرەتێکی 57 ساڵان بوو دەرمانی دیجۆکسین لەگەڵ ثایازاید وەریگرت بوو ئەو دەرمانی کە باس کرد ثایازاید ئەو پلەسەی کە لەگەر هەندێک مادەکاندایە دەچێتە ئەو گروپی ثایازایدەوە ئافرەتەکە کە خواردبووی ینی لە حەبەکەی خواردبوو لە مەغریب بوو ئەو توێژنەوەی کە کرابوو بەیانیەکەی تووشی کێشەی ینی لێدانی دڵ بوو چونکە ئەو ثایازادەی کە خواردیتی ئاوی زیاتر لە جستەی دەباتە دەرەوە واتە میسپێکەرە و لەگەر ئەوەش بڕی پۆتاسیۆمی زیاتر فڕەدەداتە دەرەوە کە فرمانی ثایازایدەکەیە لەبەرەوە هەستیاری دڵ بۆ دەرمانی دیجۆکسین زیاد دەکات بەوەش لێدان و دڵەکوتەیەکی زیاد لەوانەیە بۆ نەخۆشەکە دروست بکاتن کە کێشەی ئەساسەن کێشەیەک ویسمان چارەسەرکەین بەڵام تووشی کێشەیەکی ترمان کردەوە لێروکانە خۆی
جەستەمان وا خۆی ڕادێنێتن تووشی دیهایدرێشن واتە وشک بوونەوە و کەمبوونەوەی شلە لە جسمی نەبێتن ئەلێرانە دەگەڕێتەوە لە بۆ هاوکاری نێوان نەخۆشەکە و پزیشکەکە باشترە پزیشکی خۆی لێ ئاگادار بکاتەوە و ئەو نەخۆشانە بەگشتی ئەمە باسی زۆری نێ بکەین تووشی کێشە نابن لەگەڵ ڕۆژ و ئەگەر ژەمی مدەڕیرەکان زۆر بەرز نەبێ و چەند جارێک وەری نەگرن و ئەگەر بێتن و دەرمانەکەیان سستێنی ریلیز بێ یان دیڵی ریلیز بێ بۆ مانایی کە دەرمانەکە کەمە بڕژێتە ناو لە ناو خوێن و کەمە فرمانی خۆی بکەن بێکجار نەبێتن دەرمانەکە وا دروست کرابێتن کە لە ناو گەدا بە هێواشی هەڵبەمژرێ و لە ناو خوێن بە هێواشی فرمانی خۆی جێبەجێ بکاتن و هەموو نەخۆشەکان ئەوانەی کە ئەو دەرمانە وەردەگرن یانیش ئەوانەی کە شەکریان هەیە هەستیان کرد کە دەمیان زۆر وشک بووە زۆر تێنویان بووە بەدڵنیاییەوە وا باشترە ڕۆژۆکەیان بشکێنن نابێت نەخۆشەکان دیهایدرێتت بن واتە نابێت هیچ شێوەیەک تووشی وشک بوونەوە بن لەبەرەوەی کە ئاوی زیادە لە جسم چوە دەر خستی ئەلکترۆلایت و خستی معدنەکان لە ناو جسمی دەگۆڕدرێ لەبەرەوە هەموو فرمانەکانی جسمی بەیەکجاری دەگۆڕدێتن لەبەرەوە وەکو گوتم ئەگەر هەستی کرد نەخۆشەکە زۆر وشک بووە ینی لە لێوی لە قورگی زۆر وشک بووە و یان بەرچاوی لێل بووە سەری جێش دەخواتن باشترە بە زووی بەلایانی کەم شلەیەک وەربگرێتن و ئەگەر نەخۆشەکە ئەو کاتە شەکرەشی هەبوو چیکێکی شەکری خۆی بکاتن کە ڕۆژوو ناشکێنێتن بە جێرەی زۆربەی مەذاهیبەکان وایە کە چیکردن خوێن دەرچوون لە جستە ڕۆژوو ناشکێنێتن بەتور دوو وەج بێت یعنی دوو ژەمێت دەرمانایت هەین یەکێ گوتی دکتۆریا گوتی پشتی فتۆرێ بخۆ یەکیژە گوتی پشتی پاشی وێ بخۆ لە عادەتەن وەختێ فتۆری نەخۆش کێم خواردنێت خۆت درستە پشتی فتۆرە یەکسەر ئەو دەرمانی بخۆتیان ژیدێک کاریگەریت نەرینی سەر مەعیدەوی بخۆژی هەبە ئەمە باسی پۆڵێنی گروپی یەکەممان کرد گوتمانەوەی ڕۆژی یەکجارە وە گوتیشمان ئەوەی هەیە کە دووجارەکەیە با یەکسەر بینە سەر پۆڵێنی سێم لەسەرەوەی وەڵامی جەنابەت بدەمەوە دوای بگەڕێنەوە بۆ پۆڵێنی بەشی دووەممان گوتمان هەندێک دەرمان هەیە خواردن کاریان تێدەکاتن ئەوەش ئەو دەرمانانەی کە خواردن کاریان تێدەکاتن دەکەوێتە سەر خاصیەتی فیزیاوی و کیمیاوی دەرمانەکە بڕی ئەو ژەمەی کەوەری گرتووە پێک هاتی ئەو ژەمەی کەوەری گرتووە دووری نێوان ئەو ژەمە لەگەڵ ژەمی دەرمانەکە واتە ژەمی خۆراکەکە لەگەڵ ژەمی دەرمانەکە چەند لێکتر دوورە دەرمانێکمان هەیە پێ دەڵێن تایرۆکسین بۆ ئەو نەخۆشانەی کە لاوازی لە هۆرمۆنی تایرۆیدی واتە هۆرمۆنی ینی کوێرە ژەنی پەریزادی وابزان پێ دەڵێن لە هەندێک ناوچە بۆ ئەو کەسانە ئەو دەرمانە لەگەڵ خۆراک کارتێکردنی هەیە هەر کاتێک دەرمانەکە لەگەڵ خۆراک وەربگیرێتن هەڵمژینی لە گەدەکەم دەبێتەوە لەبەرەوە بەلایانی کەم پێویستە سعاتێک پێش نان بخورێتن بۆی ئەو کێشەیە دروست نەبێتن وەکو گوتمان خۆی دروستتر وایە هەر نەخۆشێک پرسیار لە چۆنیەتی خواردن و کاتی خواردنی دەرمانەکە بکاتەوە لە پزیشکی پسپۆر یان لە دەرمان ساس واتامە دەبی ئیندیڤیدوڵایز بکەین نەخۆش دووبارە تەشخیصی بکەینەوە بە جێری حاڵەتی خۆی پێ بڵێن چوەختێک بیخوا پێ بڵێن چوەختێک نەیخوا ئەو دەرمانی کە باسمان کرد لیڤۆتایرۆکسین ساعتێک پێش خواردن ساعتێک پێش خواردن ئەوە دەکری مەسەرەن ئەوە چی بخوا خورمەچی بخوا ئەو عەبەی بخوا دوای ساعتێک ئەو دەتەکرێەوە بۆ لەبەرەوە ئەمە پێمان باشە ئەو کاتە نەیخاتە ئیفتار بیخاتە سحور یعنی بۆ نمونە ساعت دوونی و سحور دەخوات سێ سحور دەخواتن ئەو ساعت ینی دوو حەبەکە دەخواتن فلەبەرەوە ئاسانتر دەبێتن بۆ نمونە ئەگەر خانمێک بێتن لە خەو هەڵدەستێ حەبەکە دەخوا ئەو کاتە دەچی خواردن و شتەکانی بۆ سحور حازر دەکاتن یعنی هەتاوەکو ساعتێکی دەوێت هەتاوەکو خۆی ئامادە دەکات بۆ ژەمی پارشێوەکە ئەو بەخۆی حەبەکەی خواردیە و هیچ مشکلەیەکی نییە دەرمانی ترمان هەیە دەبێیان ساعتێک پێش ناخواردن یان 2 ساعت دوای ناخواردن بوو بێتن ئەوەی 2 ساعتەکە زۆر جار کێشەیە لەبەر پارشێو چونکە تۆی تر پارشێو کاتێکی دیاری کراوە بێگومان ئەو کاتە دەی دەرمانەکە ئەگەر ڕێگە پێدراو بێ دێکیەوە سەر ئیفتارەکە ساعت 8 ئێوارە نانی خواردووە کەسەکە دێ ساعت 10 حەبەکە دەخواتەوە بۆ شەرتەی ساعت دووبارە نان نەخواتەوە لە وڵاتی ئێمە 2 ژەم نان دەخورێتن بەگشتی تەنها ئەو گەنجانە نەبن کە لە دەرەوە نەبوون منە ئیفتار دەخۆن و شەو لە دەرەوە نان دەخۆن و کە دەگەڕێنەوە ماڵەوەش پاشیف دەخۆن ئەگەر نا بەگشتی 2 ژەم دەخورێتن ئەو کاتە دەتوانانی سوود لە ژەمی ئێوارانی وەربگرێتن لە کاتی خواردنی ژەمی ئێواران کە 2 ساعت بەسەری تێدەپەڕێ بێگومان ناتوانێت ساعتێک چاوەڕی ئەوە بکاتن کە وەکو گوتمان 7 ساعتە نان و ئاوی نەخواردووە چاوەڕێ بێ لەبەر حەبێک بۆ ئاسانتر دەبێتن 2 ساعت دوای ئەوە نانەکە بخواتن هەندێک دەرمانی ترمان هەیە لەگەڵ چەوری زیاد هەڵمژینی زیاد دەکاتن و هەندێکی تر هەیە لەگەڵ چەوری هەڵمژینی کەم دەکاتن
بۆ نمونە دەرمانێکمان هەیە وەکو فینیتۆینی پێ دەڵێن تەنها بە گۆڕانی خوێی ئەو فینیتۆینە یعنی هەر هەمان دەرمان دوو فۆرمی خوێی ئامادەکراوە یەکێکیان بە چەوری زیاد دەکە یەکێکیان بە چەوری کەم دەکا تو دەبی بزانی ئەگەر ژەمی ئێوارانت چەورە ئەو دەرمانە بخەیتە ژەمی پارشێ و ئەگەر ژەمی پارشێوت چەورترە و دەرمانە بخەیتە ژەمی ئێواران لەبەرەوەی کاریگەری لەسەر بڕی هەڵمژینی ئەو دەرمانە نەکاتن کە لە ناو خوێنی ئەو کەسە بۆ ئەوی فرمانی دەرمانەکە بە تەواوی جێبەجێ بێت زۆر باشە هەندێک نەخۆشمان هەیە کە ئیلتیهابی مەفاسڵیان هەیە جومگەکانیان هەیە ئیلتیهابیش بە جۆرێکە کە ڕێک ئەبێت چۆنەڵێها بیکوتیتەوە نەهێڵیت سەر هەڵدا بۆ نمونە هەشت کاتژمێر ڕێک لە کاتی خۆیان بە تایبەتی و کەسانە بەتەمەنن کە ئیلتیهابی مەفاسڵ ئەگرێت و زۆر لەسەر ڕۆژوگرتنیش ماشەڵڵایان لەوێ مصڕن و ئینکارن چۆن قەناعەتیان پێ بکرێت کە چارەسەرەکەی وەربگرێت لە کاتێکا بتوانە بە ڕۆژوش بێت و کاتەکانیشی بەو شێوەیە دەگەڕێنە سەر ئەو بابەتە تۆزێک زانستی تر با بچینە ناوی لەوانەیە بۆ کەسێکی ئاسایی تێگەشتنی تۆزێک ناخۆش بێتن کەوەی باسی دەکەم شتێکمان هەیە دەرمان پێ دەگوترێت نیوە تەمەنی دەرمان واتە ئەو دەرمانەت کە دەچێتە ناوخوێنێت نیوەی تەمەنی خۆی بە چەند سعات بەڕێ دەکات لە ناوخوێنی ئەو کەسە یان لە ناو جەستەی ئەو کەسە نیوەی تەمەنی خۆی بە چەند سعات بەڕێ دەکات و ئێستا لەسەرەوە ڕوونکردنەوەیەکە دەم بۆ منە دەرمانێکی وەکو ئایبۆپرۆفین نیوەی تەمەنەکەی 3 سعات بۆ 4 سعاتە نیوەی تەمەنی ئەو دەرمانە بەڵام هەمان دەرمان ینی هەمان گروپی دەرمان کە بۆ چارەسەری ئیلتیهابی مەفاسڵ بەکاردێتن مادەیەکی ترمانەیە پێ دەگوترێت پیرۆکزیکام نیوەی تەمەنی نزیکەی 38 سعاتە یعنی ڕۆژی ئەو کاتە بەیەک جار بە زیادەوە ئەو ژەمە وەردەگرێتن یعنی دەکرێت لە هەمان گروپی چارەسەری دەرمانی بەگەڕانەوە بۆ پزیشک ئەو دەرمانە بگۆڕدرێتن تاوەکو ڕەمەزان تێپەر دەکا دوایی بگەڕێتەوە سەر ئەو دەرمانی کە پێشتر بەکاری هێناوە مزاعفاتی نابێت نەخێر ئەو کاتی ئەگەر پزیشک ڕێگەی پێدا بۆ زۆر نەخۆشی هەیە نەک دەرمانێک لە گروپی نەنسترۆیدەڵەکان کە بۆ چارەسەری ڕۆماتیزم و با بڵێن سۆفان بەکاردێتن لە گروپی نەنسترۆیدەڵ ئەنتیفلامێتری درەگرواتە دەرمانی ناستیرۆیدی دژی ئیلتیهاباتەکان چەندەها دەرمانمان هەیە لە یەک گروپدانە بەس ژەمی دەرمانەکەیان جیاوازە با بڵێن هەمانە ڕۆژی یەکجار بەکاردێتن و هەمانە ڕۆژی 3 4 بەردەبی بەکاری بینی بەڵام وەکو باس کرد زۆربەی ئەوانە بەتەمەنن جگە لەو نەخۆشی تریشیان هەیە دەبێت ئاگداری ئەوە بی ئەو دەرمانە کە دەیگۆڕی لەگەڵ دەرمانەکانی تری کارێکی خراپ دروست نکات و لەگەڵ دۆخی نەخۆشەکەش کاریگەری خراپی نەبێتن یعنی بۆ نەتو دەرمانێکی تر لەو گروپ هەڵ نەبژێری کە کاریگەری دەرمانێکی تری نەهێڵێ یان نەخۆشیێکی دڵی هەیە کێشەیەکی بۆ نەخۆشی دڵەکە دروست نکاتن لەبەرەوە دەبێ ژیرانە بگەڕێنەوە سەرەوەی کە ئەمە دەرمانێکی بۆ هەڵدەبژێرین وەکو گوتم ئەو نمونەی باسم کرد زۆر ئاسان دەبێ ئەگەر دەرمانێک لەو گروپە بیگۆڕی بە دەرمانێکی تر لە هەمان گروپ دکتور گەلە جارات بێژن غودە گەلێکی حساسە مەسەلەن بۆ نمونە نەخۆشەکەی دکتۆریا گوتیە سعات 12 ڕێک حەبەخو وەرگرە نەدەقەکێکی بکەن نەدەقەکە زێدەکە کەفتە ڕەمەزانێدا وەختی خوب بگۆڕەتیان دەوێت بێ ڕۆژی بۆ چوارەسەریە زۆربەی ئەو نەخۆشیانەی ئەو نەخۆشانەی کە نەخۆشی غودیان هەیە دەرمانی ئەوەی کە غودەی مەبەستمان پەریزادەی بوو دەرمانەکانیان لە بەیانیان وەردەگرت بۆ نمونە سعات 7 وەریان دەگرت ئێستا دەبێت گەڕانەوە بۆ 4 سعات بۆ دواوە کێشەکەیان تقریبان حل دەبێت واتە بۆ نمونە ئەگەر پێشتر 7 وەریان گرتووە یان 8 وەریان گرتووە یان 6 بەیانی وەریان گرتووە ئێستا دەتوانن 3 شەو دەرمانەکە وەربگرن یعنی چارەسەر وەرگرتنەوەی فیسفڕنەوە بدێت نەخێر زۆر ئاساییە بەگەڕانەوە بۆ ڕاوێژی پزیشکی ئەو جاروایە دکتۆر تۆزێک ژەمی دەرمانی بۆ کەم دەکاتەوە لەو ڕۆژی پێش ئەوەی کاریگەری دەرمانەکەی بۆ بگۆڕی بۆ نمونە ئەگەر 125 مایکرۆگرامی بۆ ئەوڕۆ پێدابی پلانی وا بێ بەیانی ژەمەکەت بۆ بگۆڕێ دەڵێ ئەوڕۆ 100 وەربگرا بەیانی سعات 125 وەرگرە و دوای لەسەر 125 بەردەوام بە بڕێکی کەمتری پێدەدا بۆی ڕۆژی دواتر هەمان ئەو بڕا زیادە لە جسمی دروست نەکاتن پێشەوەی 4 سعات بای ئەو 4 سعاتی لە جسمی مابوو هەموو هۆرمۆنەکان هەموو دەرمانە هۆرمۆنیەکان زۆر هەستیارن گۆڕان بە مایکرۆگرام لە بڕی دەرمانەکە مایکرۆگرام لە بڕی دەرمانەکە دەکرێت کاریگەری زۆر دروست بکاتن ئەو هۆرمۆنی باس کرد هۆرمۆنی پەریزادە هەمان شتە و ئەو هۆرمۆنی تایرۆکسینە کە T3 و T4 پێ دەڵێن ئەو دوو هۆرمۆنە دەڕێژیتن زیاترینیانەوە جگەلەوەی یەکێکتری هۆرمۆنێکی تریش بە هاریکاریوان دەڕژێنی بەڵام ئەو هۆرمۆنە ئاساسی کە مەبەستمان بوو دەبێت زۆر بە زیرەکانە لە نێوان نەخۆش و لە نێوان دکتۆر با بڵێن دەستکاری بکرێ نەخۆشانی تریش هەیە هەر کە هۆرمۆن وەردەگرن ئەوانش کە نەخۆشانی شەکرەی جۆری یەکیان هەیە
یانەوانی کە زۆری دووشیان هەیە بەڵام کێشەی کەمی ئەنسۆلینیان هەیە گۆڕانکاری لە ژەمی ئەنسۆلینیش دەبێت زۆر بە زیرەکانە بکرێتن هاوسەنجی نێوان بڕی کالۆری وەرگیرا و لەگەڵ بڕی ئەنسۆلینی وەرگیرا و زۆر زیرەکانە هاوسەنگ بکرێت ئەمە هەموو جار دەڵێن ئەمە چەند لە هۆرمۆنەکە معلوماتمان هەیە دەبێت نەخۆشەکەش ئەوەندە بزانێتن لە بۆی بتوانێت زۆر بە جوانی بڕی هۆرمۆنی ئینسۆلین و بڕی شەکرەی خۆی بە تەواوی کۆنتترۆل بکاتن هەر لەسەر ئەو فکرەیە کە باسی هۆرمۆن بوو لەبەرەوە ئینسۆلینیش کە هۆرمۆنێکی ترە زۆر دەبێت بە زیرەکانە نەخۆشەکە ئاگداری شەکرەی خۆی بێ و نەبێتە ئەوەی کە شەکری زۆر کەم بێتەوە لە خوێنی و نەبێتە هۆی ئەوەی کە شەکری زۆر زیاد بێتن لە خوێنی کە هەردووچیان کاریگەری زۆر خراپ لە سەردۆخی نەخۆشەکە یان لە سەردۆخی کەسەکە دروست دەکات زۆر باش تۆزێکیش با بینە سەر باسی خانمان بە تایبەتی خانمانی دووگیان ئەوانەی کە لە سەرەتای حملیانەوە ڕێگە پێدراوە لە ڕووی شەرعەوە ئەتوانێت بە ڕۆژ و بێ بۆ نمونە سێمانگی سەرەتا و لەلایەن پزیشکانیشەوە دەبێ فولفول ئەسید یا فولک ئەسید بەکار بهێنن چۆن بەکاری بهێنن و کاتەکانی کەی بێت بۆی کە هەم گەشەی کۆرپەلەکەی تەواو بێت و هەم پشتوانە بە ڕۆژوو بێت ئەوەی کە باس کرد ئافرەتان و خانمانی دووگیان خۆی ئەگەر پلانیان هەبێ پلانی هەبێتن کە دووگیان بێتن ئەگەر بە پلان بێتن بەڕای من پلانەکەیان وا بێتن دوای ڕەمەزان دووگیان بێتن ئەگەر پلان هەبێ بۆ دووگیان بوون بۆی کێشەی وەرگرتنی جاروێ هۆرمۆناتی پێویست دەبێت و کێشەی بۆ دروست نەبێت جاروێ دەرمانی پێویست دەبێت جاروێ تاواکەری خۆراکی پێویست دەبێتن ئەو کێشەی بۆ دروست نەبێتن ئەگەر پلانی دووگیان بوون هەیە بە پلانیان داناوە منداڵیان ببێ دوای ڕەمەزان ئەگەر پلاندا بنێتن هێشتا تقریبا 11 مانگی لە پێشە و منداڵەکە بە 9 مانگ لەدایک دەبێتن مەبەستەکە ئەوەیە ئەگەر پلان هەیە پلانەکە بۆ دوای ڕەمەزان بێتن پێش ڕەمەزان نەبێ یان لە ناو ڕەمەزان نەبێتن بۆی تووشی ئەو کێشانە نەبێتن ئافرەتانی دووگیان ئەوانەی کە پزیشک ڕێگەی پێداون بە ڕۆژوو بن زۆر ئاسان ئەگەر باسی تاواکەرە خۆراکەکان و فۆلیک ئەسید بکەین زۆر ئاسانە ژەمەکەی بگۆڕین هیچ کێشەیەک نابێتن دەیخاتە هەر ژەمێکیانەوە فۆلیک ئەسید بە تەنیا ئەگەر بە تەنیا بوو دەیخاتە هەر ژەمێکیان کێشەیەک نییە دەیخاتە ژەمی ئێوارە دەیخاتە پێش نووسن یاخود دەیکاتە پاشێەوە لە هەر سێ کات زۆر ئاساییە فۆلیک ئەسیدەکەی خۆی وەربگری بەڵام جاروێت جگە لە فۆلیک ئەسید ئێستا من هەموو جار لە دەرمانخانەش باز دەکەم دەڵێم تەنها باوی فۆلیک ئەسید نەماوە دەبێت فۆلیک ئەسید وەرگری بەڵام وا باشترە مەڵتی ڤیتامین و مەڵتی مینرالسیش کە ژەمی دیاریکراوی تایبەتی تێدا بێت بۆ ئافرەتی دووگیان ئەوانیش لەگەڵ وەربگرێتن فەلێرانە هەندێک مادە هەیە ڕەچاوی ئەو مادانە بکەین لە کاتی وەرگرتنەکەی بۆ نمونە ئەگەر مەڵتی ڤایتامینێک وەربگرێ لەگەڵیشی ئاسنی تێدا بێ زۆربەی ئافرەتان لە 3 مانگی دووەم و 3 مانگی کۆتایی واتە لە مانگی 4 هەتاوەکو کاتی منداڵبوون پێویستیان بە ئاسن دەبێتن و زۆربیان تووشی کەم خوێنی بەهۆی ئاسن دەبن ینی کەم خوێنی بەهۆی هۆکاری تریشێ بەڵام کەم خوێنی بەهۆی ئاسن ئەو کێشیان توش دەبێتن باشتر دەبێت ئەو کاتە ئەوان ژەمەکانیان بخەنە ئەو ژەمەی لە ڕەمەزان کە کەمترین بڕی کافاینی تێدایە کەمترین چا ئەخۆن کەمترین قاوە یاخود کەمترین مادەیەکی و زەبەخش بخوا کە کافاینی تێدابێتن چونکە ئاسن لەگەڵ کافاین لە گەدا کیلیشن واتە وەکو بڵی خۆیان لێک دەدەن ئەو کاتە گەردەکانی ئاسان نابێ هەڵمژینی لە گەدە و لە ڕیخۆڵە واتە ئەو ئافرەتە ئەو ئاسنە دەخواتن بەبێ ئیسیفادەیە یعنی کە لە ڕێگەی دەمەوەری دەگرێتن هیچ ئیسیفادەیەکی نابێتن و ئیسیفادەی سوودی ئەو تۆی لێ نابینێتن لەبەرەوە ڕێنمایی دەکەین ئەو کاتە لەگەڵ ئەو ژەمە بیخوا کە کەمترین کافاینی تێدا یاخود هەر تێدانە بەڵام ئەگەر تەنها فۆلیک ئەسید بوو هەر ژەمێک دادنێ بە ئارەزوی خۆی دکتور ئەوە بوو ژنکێ دووگیان بەس ئام عادەتەن دەفمە هەوسایە یعنی پشتی خواردنە یەکسەر ئەوان چای ڤات خۆین ئەوانژی خواردنەکە یا غازی ئەم ڤات خۆین باشە درستە یەکسەر پشتی خواردنی ئەم حەبێب خۆین و یەکسەر چایەکێ ڤە خۆین یانژی قەدەغەیە قەت چێناوت زۆر دقیق وەڵامت بدەمەوە دەکەوێتە سەر زۆری دەرمانەکە و زۆری خواردنەکەی کە خواردیتت بەڵام باشترە کە ڕاستەخۆ دوایی ژەمەکە نەبێ و ڕاستەخۆ دوای دەرمانەکە نەبێ بە تایبەتر ئەگەر پلەی گرمی چایەکەت زۆر بەرز بێتن یعنی هەم دەبێتە هۆی لەوانەیە جاروێ مادەکە گەر هەستیار بێ بە گەرمی تێکی بشکێنێ و ئەو چایە گەرمەش کە ئەتودەی خۆیەوە بەو پلە گەرمی زۆرە ئەگەر بە هەمان پلەی گەرمی بگاتە ناوگەدەت لەوانەیە ئەنزیمەکانی هەرسی شتێک بشکێنێ هەرسکردن تۆزە قورس دەکا و زۆربەی ئەو خواردنانەی بە تایبەتی خەڵکی مە لە دوای گۆشت و لە دوای کەباب چایەک نەخواتەوە دڵی مرتاح ناوی
من هەم جار دەڵێم وە لە ڕووی زانستیەوە وایە کە تۆ چایەت خواردەوە ڕێگری لە ئاسنی ئەو گۆشتە و ناو کە بابەتەکەی کە هەڵبمژرێتن ئاسنەکەت بلۆک کرد یعنی ئەتوو ئەو کاتە بەست سەوریەکە و هەندێک پرۆتینی تر ئیسیفادە لێ دەکەی بەڵام ئاسنەکەت ڕاگرت کە ئاسن یەک لە کانزا ئیسێنشەڵەکانەوە چکە جسمی ئێمە لاشەی مرۆڤ و لاشەی هەموو گیانەوەرەکان بە هیچ شێوێک ناتوانن هیچ کانزایەک دروست بکەن دەتوانن چەند ڤایتامینێک دروست بکەن بەڵام ناتوان هیچ کانزایەک دروست بکەن واتە هەموو کانزایەکان لە بۆ جەستەی ئێمە ینی گرنگن دەبێت تەنها لە سەرچاوی دەرەچی وەریان بگرین لەبەرەوە تو ئەگەر هات و کانزایەکت لە خۆتەوە بلۆ کرد سوودێکی ئەو تۆ لەو خواردنە نابینی لەبەرەوە ینی کاریگەری بەهای خۆراکی ئەو خواردنە نامینێتن یاخود ئەو مەڵتی ڤیتامینە نامینێتن کە تو پێدوا بۆ هەموو بتوانانی هەموو ڤایتامین سەکان سوود لێ بینی و هەڵی بمژی ئەگە پشتی چۆیە بێت خوار و چۆژی خۆر پشتی هەنگی حەبە نیو سعاتێک فەرقیان هەبێتن زۆر باش دەبێتن نیو سعاتێک بۆ سعاتێک زۆر باش دەبیتن ینی دووری نێوانیان لە بۆی کاتی هەڵمژینەکەی حساب بکەیت کە ئەو کافاینە دەچێتە ناولەش چەند دقەیەکی دەوێتن تا ئەگە بڕەکەی زۆرتر بێ زیاتری دەوێت ئەگەر گەدە بەتاڵ بێ کاتی کەمتری دەوێت ئەگەر گەدە پڕ بێ کاتی زیاتری دەوێت کە ئەو کافاینە هەڵبمژرێ نیو سعاتێک بەلایانی کەم جیاوازی لە نێوان کافاین و وەرگرتنی ژەمەکە وەرگرتنی دەرمانەکە هەبێت با هەر لە بازنەی ڤیتامینەکانین لە بازنەی ڤیتامینەکان دەرنەچین ئێستا زۆربەی زۆرمان ڤیتامینەکان وەکو حەبووانە وەرەگرین بە تایبەتی ڤیتامین دی و ئی و سی و ئەم ڤیتامینیان بە تایبەت خانمان کە زۆر گرنگی بە زۆر زیاتر گرنگی بە ڤیتامین ئی دەین لە بەرخاتری پێسمان و ڤیتامینەکان کە وەرەگرین کاتیان هەیە ئەوەی پسپۆر ئەزانن کە بۆ نمونە دی ئەبێ لەسەر لە بەیانیانە بێ بۆ نمونە ئی ئەبێ لە ئێوارانە بێت و سی لە کاتێکی ترا بێت منێکە ڤیتامینەکان بە شێوەی حەب وەرەگرم چۆن ڕێکیان بخەم چونکە کاتەکان دیاری کراوە ئەبێ ئەمە عەسر بێ ئەمە بەیان وا باشترە کە سوودی لێ وەربگرمە نیە وایە خۆی ئەمە کێشەیە ئەوە بۆ من با ڕاستکردنەوەک بکەین لەسەر وەرگرتنی مەڵتی ڤیتامینیان لەسەر وەرگرتنی ڤایتامین سی دیاری کراو ئێستا زۆربەی وەکو باس کرد کەسەکان ڤایتامین سۆر دەگرن توێژینۆم لەبەردەست نییە بەڵام دەتوان بڵێم کوردی خەڵکی کوردستانی خۆمان لەبەر ئەوەی خۆراکەکانی بەهای خۆراکیان نییە زۆر باش نییە کواڵەتی خواردنەکان زۆر باش نییە و شێوازی ژیانمان و شێوازی خواردنمان لایفستایلی ئەمە شێوازێکی زۆر دروست نەبووە بەو 10 ساڵە 15 ساڵی ئەخیرە ئەمەوە خەریکە ئاشنا دەبین بە ڤایتامینس ڕۆڵی تێ لە جسم ئەو کانزا ڕۆڵی تێ لە جسم و سوودیان چیە و لە سەر چاوەیەک بە دروستی وەریان بگرین خەڵکی ئێستا هەر سێری کە واقعان پێستی لە خەڵکی 20 ساڵ پێش ئێستا جوانترە جەستەی قژی ینی ڕێکترە ئەوەش هەر زۆربەی دەگەڕێتەوە بۆی کە خواردنێکی باش دەخوا لایفستایلی ئێستا لایفستایلەکەیان باشترە لە خەڵکی پێشتر ئەگەر ڕسمێکیان تەمەشا بکەی لە کەسێک کە موالیدی 60 بێ ڕسمێکی لە ساڵی 80 گرت بێ ئێستا تەمەشا و کەسە بکە گەنجتر دیارە لە دەموچایەکی پەڵەی هەبووە پێشتر ینی ئەوە گرنگیدان بە پێست و گرنگیدان بە جەستە ئێستا زۆر زیاتر بوو بە تایبەتتر پێست و خەڵک لە لای گرنگە ڤایتامین سەکان لەو گروپە دەرمانیانە پۆڵێن دەکرێن کە پێیان دەگوترێت تاواکەری خۆراکی واتە ڕوونتر بڵێم ئەمە وشەی دەرمان لە ڕووی وشەوە زمانی کوردی تۆزێک لاوازە ئەمە دەبی هەر پێی بڵێم دەرمان بەڵام ئەساساً ڤایتامین سەکان بە دەرمان حساب نیم بە تاواکەری خۆراکی حسابن واتە بە هەژمار دەکرێن واتە تاواکەری خۆراکی واتە وەکو خواردنت خواردووە بەڵام ئەو بڕە پێویستە ڕۆژانەی تێدا نەبووە کە تو پێویست بووە لەبەرەوە لە سەرچاوەیەکی تر وەری دەگری کە بە شێوەی دەرمانە بە شێوەی حەبەیان بە شێوەی کەپسولە وەختێکی زۆر محدد نییە بۆ وەرگرتنی هیچ ڤایتامینێک ئەوە زۆر بەڕاستی زۆر گرنگە تر لەگەڵ خۆمای سوڕێن بزەبێت بەڵام دەگەڕێتەوە سەر ڤایتامین سەکە خۆی هەندێکیان هەندێک خصوصیات ینی تایبەتمەندی زیاتریان هەیە باسی ڤایتامین دیت کرد ڤایتامین دی DEAK ئەو چوار ڤایتامینە وا باشترە لە دوای ئەو خواردانە بخورێن کە چەورن لەبەرەوەی ئەوانە لە چەوری تواوەنە ئەو کاتە هەر ڤایتامین سێک کە لەگەدا و لە ڕیخۆڵە زیاتر تواوە چانسی هەڵمژینی زیاتر دەبێت و باشتر دەبێت لەبەرەوەی ئەو پەڕی سوود لەو ڤایتامین سەوەر بگری باشترە لە دوای خواردنێکی چەور وەری بگری ئەو چوار ڤایتامین سێ کە باسم کرد AEDK ڤایتامین سەکانی تر و مینڕالسەکانی تر کە دەمینێتەوە کاتێکی دیاریکراویان لە بۆی نییە بە خصوصیان بڵێم ئیلا ئەو کاتە بیخۆ تەنها ئەو کاتە نەبێتن کە دەبێتە دەرمان و بە بڕی زۆر پێویست دکتۆرێکی تایبەت بڕێکی بۆ دادنێ ئەو کاتە با بڵێن هەندێک خصوصیات وەردەگرێتن بەڵام وەکو
تۆنیک یان پرۆفیلاکتیک دۆزواتە ژەمی ڕێگە پێدراوی ڕۆژانە یان ژەمی پێویستی ڕۆژانە ئەو کاتە کاتێکی دیاریکراوی نییە بۆ وەرگرتنی ئەو ڤایتامینسانە تەنها یەک شت هەیە دەڵێ لەسەر گەدەی بەتاڵمەی خۆ ینی گەدەت بەتاڵ نەبێتن شتێک لە گەدەت هەبێ لەبەرەوەی خەڵکی مەوەکو دەڵێ لە سەرمایدە قورسە پێمان دەڵێ و حەبە بزە بدواشە لەوانەیە کەسەکە زۆر ڕاستە هێڵنج بێنێ ڕشانەوە بێنێتەوە بۆ کەسەکە جاروەیە یان دڵ تێک هەڵچوون بێنێ هەز بە ناڕەحەتێک دەکەم بەخۆم وام لێ هاتووە یان یار لەبەرەوەی ئاسایی ئەگەر لەسەر بەتاڵیش بی خۆی خواردوم یان بەخۆم پێ ناڕەحەت بوویمە فوا باشترە لە ڕووی زانستیەوە ئەو کاتەبی خۆی کە شتێک لە گەدەت هەبێتن لە بۆ ئەوی کێشەی هەرست بۆ دروست نەکاتن دکتۆر حابوو دەرمان یانە شڕوب هەردوو دیۆرم بەس چارەسەریەوە مەسەلەن ڕەبوێ یانژی بهێن تەنگی هەردوو کواز بە حەسکن بوو نمونە بەخە یا دفنێژیەوە بهێن تەنگی ئەوژی هەر پمپەکەیان خەریک لەبیریکەم ئەوە شتێکی زۆر باش مشکلەکە مۆزنە باشە ئەو پرۆژی بن یانژی چوەختێکی بکۆربین باڕێک ئەوت پێ بڵێمەوە چ ڕۆژوو ناشکێنێتن ئەوە زۆر گرنگە کە خەڵک هەمووی بیزانێ چ شتێک ڕۆژوو ناشکێنێتن دام نابوو لە سەرەتا باسیکەم بەڵام دەستان خۆش بێ هەموو قەترەکانی چاو هەموو قەترەکانی لوت و قەترەکانی گوێ ڕۆژوو ناشکێنن ئەو فتوای شەرعیە ینی ئەوە نەک لە خۆمەوە بێتن هەموو هەڵمژراوەکان لە ڕێگەی لوت و لە ڕێگەی دەم بۆ من ئەوەی باسمان کرد سوپرایەکی لوت بۆ منە ئۆتریڤین بەکاردێنێ ڤینتۆلین بەکاردێنێ کەسەکە لە ڕێگەی دەم و هەڵمژراوی تر هەیە بۆ منە سیمبیکۆرد بەکاردێنێ بۆ ئەوانەی کە ڕەبۆ باس کرد ستیرۆیدە لە ڕێگەی دەمەوە هەڵدەمژرێ ڕۆژوو ناشکێنن پزیشکی خۆی هەر کاتێکی بۆ دیاری کردووە لە هەگەر هەستە تەمەوەیشی بکرد زۆر ئاساییە ڕۆژوو ناشکێنێتن زۆر ئاسایە ڕۆژوو ناشکێنێ هەر سپرایەک سپرای ناودەم بێ سپرای لوت بێ سپرای گوێ پاکردنەوە بێ ڕۆژوو ناشکێنێتن هەر دەرمانێک لە ڕێگەی پێستەوە هەڵ بمژرێ ڕۆژوو ناشکێنێ هەر کرێمێک هەیە هەر چارەسەرێکی جوانکاری هەیە هەر کرێمێکی هەیە کەسەکە بابەکاری بێنێتن هەر دەرمانێک حەبێت یاخود تەحامیل بێت لە ڕێگەی زێ ئافرەت بەکاری بێنێ ڕۆژوو ناشکێنێتن هەر دەرمانێک حەبێت یان حوقنە بێت یاخود تەحامیل بێت لە ڕێگەی کۆم ڕۆژوو ناشکێنێتن هەر دەرمانێک بە شێوەی دەرزی لە ماسوولکە بدرێت یان لە پێست بدرێت یان لە خوێنهێنەر یان لە خوێنبەر بدرێتن بەو مەرجەی وەکو خۆراک نەبێتن ڕۆژوو ناشکێنێتن تەنانەت دەرزیش ڕۆژوو ناشکێنێ ئەگەر لە جستە بدرێ ئەوەی زۆر گرنگ بوو لێرە باسی کەم ڤاکسین لەو دەقەیە ڤاکسینەکان 100% ڕۆژوو ناشکێنن کەسێک کە پلانی هەیە لەبەرەوەی مەڵبەندە تەندروستی و بنکە تەندروستیەکان بە ڕۆژ کراوەنە و بە ڕۆژ ڤاکسینیشن هەیە کەم پێم باش بوو ینی وەزارەت بیکرد بە شێفتێکی شەوانی شەبە بۆی خەڵک بچوو با بیتوانێت بە شەوان لێ بدابە هەر ڤاکسینێک کە لێ دەدات بە تایبەت کە ئێستا هەڵمەتی کوتان هەیە بە ڤاکسین بۆ ڤاکسینی کۆرۆنا بۆ دش بە کۆرۆنا ڕۆژوو ناشکێنێتن و هیچ کێشەیەکی نیە یعنی ئەوەی کە ڕۆژۆشکێنێت تەنها ئەکەوێتەوە هەر چوارچێوەی مغەذیەکان بێگومان ئەوانەی تەنانەت ماوتوۆش ئەوەی کە دەمشۆری پێ دەڵێن یاخود غەرغەرە ڕۆژوو ناشکێنن بەو شەرتەی کەسەکە قوتی نەداتن وەکو تاواکەرێکی خۆراکی کە قوت نادرێن زۆربیان فڕ دەدرێنەوە هەر دەرمانێک کە کاریگەری خۆراکی لەسەر کەسەکە نەبێت واتە تێنوێتی یاخود برسێتی کەسەکە نەشکێنێتن ڕۆژوو ناشکێنێت ئەینەن بوو مەسەلە دەدان شیشتنیژی و سایانژەیەکی بوونمەوەگومانوریە هەی مادەک بشتە خۆری سەر زۆر ئاساییە تەنانەت کەسەکە بۆ منە کە دەستنوێژ دەشوە هەندێک کەس ینی دەڵێت لە کوردواری خۆمان دەڵێک دوو قەترەش بستە خوارێ تین و ئاوا غەرغەرەیە بکە قڕ دەم تەرکردنەوە زۆر ئاساییە ئەمن نامەوێ بچمە لایەنە دینیەکەی بەڵام من لایەنە زانستی و لایەنە دینیەکە بانی بە ئاشنا بکەم بە خەڵک ئەو شتانە ڕۆژوو ناشکێنن دوو شتی تریش هەیە ڕۆژوو ناشکێنێتن ئەو دەرمانانەی ئەو ینی مادە سەرکەرانی کە بە شێوەی گاز دەدرێنە کەسەکە و ئەوانەی کە ئۆکسسیجین وەردەگرن هەر باس کرد لە بۆ ڕەبۆ ئۆکسسیجین وەرگتن ڕۆژوو ناشکێنێتن و تەنانەت دەڵێ ئەگەر نەشتەرگەری گشتی هەبوو کەسەکە لە ڕێگەی بەنجی گشت ینی نەشتەرگەریەکی گەورەی هەبوو لە ڕێگەی بەنجی گشتیەوە لە بۆی کراسەرکردنی گشتی ڕۆژوو ناشکێنێ خۆی لەو حاڵەتە کەسەکە پێویستە بە ڕۆژوو نەبێتن ینی کەسەکە حاڵەتی عملیاتی پێویست بێ هەر ئەبێ ڕۆژی پێشەوە نان نەخواشەوەکەی هەر هیچ ینیات و بەس بەڵام بەس وەکو بڵێن ڕۆژوو ناشکێنێتن کەسەکە گەر بە ڕۆژوو نەشتەرگەریشی بۆ کرا ئەگەر خواردنی نەخوارد ڕۆژوو ناشکێنێتن
وەکو ئوستاد ئەیمەن عەزاماتەنی هۆڵدێر دکتۆر هۆڵدێر ئەگەر بینە سەر نەخۆشیەکانی سەرع و ئەو بابەتانەی کە تەشەنوجی عەسەبیە و یاخود گەشکەیە دۆزی دەرمانەکان هەندێک جار ئەگۆڕن لە ڕەمەزانە یا هەندێک جار قەتعیەکەن چەندێ مەترسی هەیە لەسەر ئەوان ئەوانەشم خوێن بۆ وەکو توێژنەوە بەڵام چکە توێژنەوەکانی کوردستانە بوو زۆربەیەکی خوێن بوومەوە لە کازابلانکا کرابوو لە یونیڤرسیتی ئۆف کازابلانکا کە لە مەغریب بوو ئەوەی کە خوێنمەوە زۆر کەس هەیە تووشی گەشتکە دەبێتن لەبەرەوەی ژەمی دەرمانەکە یان ناخوا یان دەستکاری دەکاتن کە ئەوەش زۆر هەستیارە پێویستە کەسەکە هەمان ژەمی دەرمانی دیاریکراوی خۆی لە کاتی دیاریکراوی خۆی وەربگرێتن تەنانەت ئەو کەسانە دەتوانن بە زۆربەی یانی ئەو فتوانی کە لەسەریشم خوێندووە تەفسیل بۆم گوتی دەتوانێت بە ڕۆژوو نەبێ بەڵام ئەگەر داینا هەر بە ڕۆژوو بێتن ینی هەندێک دەرمان هەیە کە گوتمان قەتعیان ئەتوو ناکری کاتەکان بگۆڕی لە 12 سعات جارێک لای بدەی یان لە 8 سعات جارێک لای بدەی ئەو کاتە ئەتوو ناتوانانی بە ڕۆژوو بی ینی لە بینی ڕۆژوگرتن و لە بینی تەندروستی کەسەکە زانیان تەندروستیەکان پێگرنگترە ئەمە باسی زانانی ئاینی بکەین نەک باسی ینی لەلایەنە پزیشکێکەوە لەبەرەوە ئەگەر حاڵەتێک پێویست بووە تو بە ڕۆژوو نەبی لەبەرەوەی ژەمی دەرمانەکە ناتوانانی دەستکاری بکەی نابێ بە ڕۆژوو بیتن و ئێستا ینی خۆشبەختانە زانستی پزیشکی وا بەوە دەڕوە لە هەمان دەرمانیش وەکو باسم کرد زیاتر بەلای ریتاردا دەڕۆن یاخود کۆنتترۆلی ریلیز دادەڕۆن ئەو دەرمانانەی کە لە بۆ ئەو نەخۆشیانش بەکاردێ ئێستا بەرەو ئەوە دەڕواتن کە ڕۆژانە 2000 بدرێ بۆ ئەوی ناڕەحەتی زۆر بۆ نەخۆش دروست نکاتن نەخۆش بێزار نەبێت 3000 ژەمی دەرمانی وەربگرێتەوە دکتۆر هەڵدێر خودش ڕازی بێت خودی خێرا بنووستی شڵات تەندروستیەوە هەرە باش بێت چ جارە نەت و نەچ تەماشەوانژی پێتیوی دەرمان و دەرمان وەرگرتنی نەبن ئینشاءڵڵا هەر هەموو باش دەبن و ئەو نەخۆشانش کە حالیان ناڕەحەتە ئەوانیش هەر باش بن و ساغ بن و ئەوانش کە با بڵێن دەرمان وەردەگرن ئەوەکو باستان کرد هێشتا 20 ڕۆژی ماوە بگەڕێنەوە بۆ پزیشکی دەرمان سازی خۆیان یان پزیشکی پسپۆڕی تایبەتی بوارەکەی خۆیان بۆ ئەوەی دەرمانەکە بەڕێکی وەربگرنەوە و ئینشاءڵڵا هەر ساغ و سەلامەت دەبێت زۆر سپاس دەکەین دکتۆر هەڵدێر کە ئەم شەو بە تەر و تەسەل باسی کۆمەڵێک ئەوەی کە ویستت پێمان بێت بۆ ئەو کەسانی کە نەخۆش و دەرمانیان ئەیە ئەوە سوودی لێ وەربگرن و بێتگەیان دەبن دەست هیچ هەر ساخ و سڵامەت بن دیرە هەمی نەخۆشی بنەبێت نەخۆشییان خود سڵامەتی بووە ئینشاءڵڵا هەمیشە ئەوە ئاڵێم ئینشاءڵڵا پێویستمان بێت دەرمانێک نەبێت جگە لە محبەتکردن بە یەکتری ئەوە دەوای هەموو دەردەکانمان بێت ئینشاءڵڵا و هەمیشە محبەت بکەین بە یەکتری بابێنە سەر باسی کوردیش دەربەتجی ئەبێت دیری ماڵ دیری کوردستان یاڵ کەمی باسی ئەوانە بکەین کە لە دیاسپۆران هاوڵاتیکی کورد لە تاراوگە هاوشێوەی وڵاتانی ئیسلامی لە مانگی ڕەمەزاندا بە کولتوری ڕەسەنی خۆیان چێشت و خواردن ئامادە دەکەن هەروەها زۆرینەی کوردانی تاراوگە خاوەنی مارکێت و چێشتخانن لە مانگی ڕەمەزانیشدا بازاڕیان گەرمە و خواردنە حەڵاڵەکانیش دەفرۆشن خورمە و نانی قەیسی و گەمەردین هەروەسا شەربەتێن جۆرا و جۆر ji masa Remezanê nayên cudakirin. Ev bazareke firoştina kelûpelên xwarinê li Almanya. Revenda Kurdistanî ya Musilman hewl didin ku ev meha rojiyê bi xweşî derbas bikin. Hemî tiştî Kurdewarî em dixwin. Tirşkê Evrûkê em dê tirşkê li mal çêkên dê tirşkê xwin. Dî me îpraxê çêkirîn bû. Petra pêr teşrîb bû. Tirşka spî bû. Ev tiştene birinc û avkên evan em mal çêdikeyn. Fêrê Remezanê em digirîn çûne camê li wêrê jî بۆ خۆشیە مرۆڤ هەمی خرد بیت فتارێک کە مرۆڤێت کە خشک و برایت کە بەس vêrê hosa یعنیا هەی بەس نەیشتی wêrê vêrê kêm e طبعا wêrê bitamtir e Xwediyê bazarekê behsa rewşa bazarê dike û nirxê pêdiviyên rojana nayên guhertin. Bereva jî wê daşkanên mezin jî çê dibin. meha Remezanê em bi xwe ke dikançî em haziriya wê dikim berî vê heyvê. Em wek xurmenê, wek temirhindiyê, wek sûsê, wek çî tê xwestin. Yanî tiştê tê xwestin bi giştî em dikerim berî wê. Kemiyatê mezin ez dikerim ji bo ez karibim erzanbûnê têxim wê madde handê yanî. Ev tiştî anaga em li vir difroşin her tiştî yanî. Li welat jî nefsa wan tişta hene. Belkî li vir cem e bêtir hene. باعتبار پره هەیە تجار جی لە فێدا خۆت گەرن مەها ڕەمەزانێ ده نا
يعني ام الفر لقوتي خود قرن ام نكارم بها بكن وام ناخوازم بها بكن يعني کوردستانی هەوڵ دەدەن بە هەر ئاوایەکی بە ڕۆژیان خوا بە خواردنێن کوردەواری کولتوری بشکێنن. والله رمضان تشتا خوش خورما خوش ام عولم حازي خورمات كان ودوا واف شربة وقو تمر هندي وقو عرق سوسه وقو فوتشلانا وروجي ما طبعا بشكي دريجن لخمنا كجوي ما خوشه ام تحملت كان تشتر بده الفيدريجي هي ام خورنا حميه شيت كان ام بلا شيت كان ام جي داهش كي شيت كان ام خواني كوشري هنا مو شيت كان ميلة شيت كان زەحمەتیە ڕەمەزانە ئەوروپای ئەوە و ڕۆژ درێژن و تو جوواکاوان یا سروشتی نینە هەروەسا گەرەک ji کارژی لە پاش نەمینن. کاوم حەمەدەمین کوردستان 24 گێلزێنکێرشن ئەڵمانیا. بەڵێ بەم شێوەیە هاتینا کۆتایی پارشیبی ئەم شەویشمان ئینشاءڵڵا هیوادارین کە هەم بەرنمەکەی ئێمە بوو بێتە مای خێر و بەرەکەت بۆ ئێوە هەم بوو بێتە هۆی ئەوەی کە ئێمە چاکێکمان دەستکەوت بێت لەم بەرنمەیە بۆ ئێوەش چاکێک حسابکرابێت کە دانیشتون و بۆ هەروە زانیاریتان وەرگرتون. بەس بیر نەکەن ئەوێ دیری مۆڵێت خۆشین تایبەتیژش دەرفەی وڵاتدا هەواڵە بخۆ پەیداکەن حەجێکردنەوە گەل هەواڵەژیوەیەکیوە گەل مۆڵەت خوب بژین دنیاژی هەواڵە سوحبەتێت خۆش و پاریت گەرم یا خۆش بێگومان خۆشی بەوا خێر و بەرەکەت و سەحەت بێت و سلام علیکم حتا سوای بخاتانە